بەناوی خوای بەخشندەی میهرەبان، بینەرانی عزیزی و خۆشەویستی بەرنامەی پەیامی ڕۆژ لە هەر کوێگەن جوانترین سڵاوی ئێمەتان پێشکەش بێ. تەمەنای ڕۆژێکی پڕ لە ئاسوودەیی و خۆشحاڵیتان بۆ خوازین. دوور بن لە هەر کێشەیەکی ڕۆژگار لەگەڵ هاوکارم کاک جەلال محەممەد ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی پەیامی ڕۆژتان پێشکەش دەکرێت. بینەرانی عزیز، سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. بڕگە و بابەتەکانی بەرنامەی پەیامی ڕۆژی ئەم ڕۆژمان لا سێتەوە پێکاتوە وەکەمیشە. تەوەری یەکەمان لەم وەرزی سەرمایەدا چۆن دەبێت ئۆتۆمبیلەکانمان بەکاربهێنین. بەتایبەت هەندێک پرسیاری تایبەت هەن لەسەر پێشکەشکردنی خزمەتگوزاریەکانی ئۆتۆمبیل دەبێت چی بکرێت و زۆری نەشمان دیارە ڕەنگە شارەزاییەکی ئۆتۆمان نەبێت لە بەکارهێنانی ئۆتۆمبیل لە کاتە تایبەتەکاندا، بەتایبەتی لە وەرزی سەرمادا کە تەوەری یەکەمان قسە و گفتوگۆ لەسەرەوە دەکەین چۆن لە وەرزی سەرمادا ئەو ڕێنمایە تایبەتانە چین کە دەبێت جێبەجێیان بکەین. تەوەری دووەمی بەرنامەکەشمان قسەکردنە لەسەر ناڕزاییەکان لەسەر نەبوونی خزمەتگوزاریەکان. دیارە لە چەند ڕۆژی ڕابردوودا ناڕزاییەکان لە بەشێک لە شارچەکانی هەرێمی کوردستاندا سەری هەڵداوە، بە تایبەتی یەکێک لەو شوێنانش قەزای چەمچەماڵە کە لە چەمچەماڵەوە میوانێکی تایبەتمان دەبێت بزانین بۆچی خەڵک ناڕازیە و بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان خزمەتگوزاری سەرەتاییەکان پێشکەش ناکات. تەوەری سێمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەرەوەی ئایا ڕۆڵی زانایانی ئاینی تا چەندە هۆکارە بۆ کەمبوونەوەی گرفتە خێزانیەکان بەتایبەتی لە کۆمەڵگەی کوردی خۆماندا، لەگەڵ چەند راپۆرت و زانیاریەک کە خزمەتان دەکەین. تا کۆتایی بەرنامە لەگەڵمانە بن وە کەمیشە دەستپێکی یەکەم و سەرەتایی بەرنامەی پەیامی ڕۆژ دەچینە لای بڕگەی کەش و هەوای شار و شارۆچەکانی کوردستان با پێکەوە بینەری بین. بێگومان مێژوو بۆ هەریەکێک لە ئێمە هەم گرنگی و بایەخێکی ئەوتۆی هەیە، هەم چێژ و دووبارە بیرخستنەوە و بیرکەوتنەوەی ئەو ڕوودا و مێژوە گرنگانەی کە لە ساڵانی ڕابردوودا لە ژیانی ئێمەدایە لە ژیانی پێشێمەدا ڕوویانداوە. ئێمە لە بڕگەی یادەوەریەکان هەوڵەدەین بەشێکی گرنگ لەو مێژوە گرنگانی کە بۆ ئێمەی کورد و موسڵمان گرنگە پێشچاوی بخەینەوە. جارێکی دیکە لە بەرنامەی پەیامی ڕۆژ پێکەوە بینەری بڕگەی یادەوەری دەبین. چواردەی دوانزەی ساڵی 1940 لە سێدارەدانی شێخ عەبدولسەلامی بارزانی و هاوڵەکانی لە مووسڵ لەلایەن کەمالیستەکانەوە لە سێدارەدانی سەرکردە و خەباتکاری موسڵمانی کورد شێخ عەبدولسەلامی بارزانی لەلایەن تورکە ڕەگەزپەرستەکانەوە لە شاری مووسڵ بریتی بوو لە پرۆسەیەکی درێژخایەنی دژایەتی سەرانی تورک و فارس و عەرەب بەرامبەر بە خەباتی گەلی کورد و خەباتکارەکانی. لە سێدارەدانی ناوبراو پاش داواکاری و خەباتی شێخ عەبدولسەلامی بارزانی هەدلەوەی کە کوردیش هاوشێوەی میلەتانی تری دنیا دەبێت سربەخۆ بێت و نابێت تورک و فارس و عەرەب ڕێگەچارەی بۆ دابنێت و دەبێت ئیسلام سەرچاوەی یاسادانان و مەزهەبی شافعیش مەزهەبی دەوڵەتی کورد بێت، چونکە زۆرینەی تاکەکانی کورد سەر بە مەزهەبی ئیمامی شافعین. شێخ عەبدولسەلامی بارزانی برا گەورەی شێخ مەحموودی بارزانی و مەلا مستەفای بارزانیە.
چواردەی دوانزەی ساڵی 1970 ڕاگەیاندنی فەرمی بزوتنەوەی بەرگری ئیسلامی حەماسی فەلەستینی لە کاتێکدا پێشتر بەنهێنی و نافەرمی بزوتنەوەکە بوونی هەبوو. بزوتنەوەی ئیسلامی حەماس ئامانجی گەڕاندنەوەی خاکی فەلەستین بوو لە ژێر چنکی جوولەکە بۆ خودی فەلەستینیەکان. بزوتنەوەی ئیسلامی حەماس دامەزرا لەلایەن سەرکردە و خەباتکار و زانای ئیسلامی شێخ ئەحمەد یاسینەوە کە ڕۆڵێکی سەرەکی هەبووە لە بزواندن و بێدارکردنەوە و ئاراستەکردنی موجاهیداندا. چواردەی دوانزەی ساڵی 1996 کۆفی ئەنان بوو بە سەکرتێری گشتی نەتەوە یەکگرتووەکان و ڕۆڵی هەبوو لە جێبەجێکردن و بەردەوامیدان بە بەرنامەی نەوت بەرامبەر بە خۆراکی نێوان ئەمریکا و عێراق کە بەهۆی گەمارە ئابووری و سیاسیەکانی سەر عێراق لەلایەن ئەمریکاوە گالی عێراق تووشی هەژاری و برسێتێکی زۆر بوویەوە. چواردەی دوانزەی ساڵی 2003 دەمەوە ئێوارەیەکی درەنگهێزەکانی ئەمریکا دەستگیرکردنی سەدام حسێنی سەرۆکی عێراقیان ڕاگەیاند و چەند وێنەیەکی ناوبراویان بە سەر و ڕیشی هاتووە بڵاو کردەوە کە لە ناو چاڵێکی دوور لە بەغدا و لە ناو کێڵگەیەکی کشت و کاڵیدا خۆی حەشاردا بوو. چواردەی دوانزەی ساڵی 2004 کردنەوەی پردی بەناوبانگ و درێژی میلۆ وەک درێژترین پرد لە سەرتاسەری جیهاندا. پردەکە کەوتووەتە وڵاتی فەڕەنساوە. درێژی پردەکە 2 کیلۆمەتر و 460 مەترە، ڕووبەری پانیەکەی 32 مەترە و بەرزی پردەکە لە ئاستی زەویەوە 343 مەترە. ساڵی 2001 دەست بە بنیادنانی کراو ساڵی 2004 تەواو کرا. تێچووی پردی میلۆ 320 ملیۆن یۆرۆیە و بە ئاستێکی بەرزی ئەندازەی تەواو بووە و یەکێکە لە سیما دیارەکانی شارستانێتی فەڕەنسا و ئەوروپا. چواردەی دوانزەی ساڵی 2008 جۆرج بۆشی سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا سەردانی عێراقی کردو لەگەڵ هەریەک لە جەلال تاڵەبانی و نووری مالکی کۆبوویەوە و تاوتوی پەیوەندیەکانی نێوان هەردوو وڵاتیان کرد. پاشتر لەگەڵ نووری مالکی سەرۆک وەزیرانی عێراق پەیمانی ئاشتی و هاوکاری نێوان ئەمریکا و عێراقیان واژۆ کرد. لە کاتی ڕاگەیاندن و کۆنگرەی ڕۆژنامەنووسی بۆ باسکردن لە پەیمانی نێوانیان ڕۆژنامەنووسێکی کەناڵی بەغدادیە بە ناوی منتەزیر زەیدی پیاڵاوەکانی خۆی گرتە سەرۆکی ئەمریکا و ڕەوشی ناو کۆنگرەکەی تێکدا و پاسەوانە تایبەتەکانی نووری مالکی دەست بەجێ ڕۆژنامەنووسەکەیان دەستگیر کرد و دوای چەندان ساڵ زیندانی اینجا ئازاد کرا. بەرەبەرە لە ناو وەرزی سەرماداین بە تێبەتیەوانی کە خاوەن ئۆتۆمبیلن ڕەنگە هەندێک ڕێنمایی پێویستیان بوێت بۆی کا بزانن چۆن لەم وەرزە سەرما و سۆڵەیەدا کار بە ئۆتۆمبیلەکانیان بکەن. لەم تەوەری بەرنامەی پەیامی ڕۆژەدا کە تەوەری یەکەمە میوانێکی تایبەتمان دەبێت کە دەمانەوێت قسە و گفتوگۆ لەسەر ئەم بابەتە بکەین. کەویش بەڕێز کاک ڕزگار فەتاح پسپۆر لە پێشکەشکردنی خزمەتگوزاریەکانی ئۆتۆمبیل. کاک ڕزگار زۆر سپاس بۆ دەرفەتە. سپاس دەکەین بەخێر بۆ ستۆدیۆ پەیامی ڕۆژ. زۆر بەخێر سپاس بۆ بەڕێز بێ ناوەکەش ڕزگار قادرە. ڕزگار فەتاح زۆر سپاس بۆ بەڕێزتان. بەیانتان باش، بەیانی سەرجەمبینەران باش و ئەو شۆفێرانەی گەر لەگەڵمان بن بەیانیان باش ئێستا وانشی دواتر گویان لێمانە بێ. طبیعی خزمەتگوزاری ئۆتۆمبیل و بڵێن ئاگاداربوونی ئۆتۆمبیل طبعاً بەشێکە وەکوی ئۆتۆمبیل بەشێکە لە ژیانمان ڕۆژانە بەردەوام ئێمە لەناو ئۆتۆمبیلەکانیان یاخود ئۆتۆمبیلەکانە بینین بەلامانە تێپەڕەبن بۆیە بەشێکی تایبەتن لە ژیانی ئێمە. لەبەرەوە گرنگی پێدانیان گرنگی پێدانە بە بەشێکی تایبەت لە ژیانمان و بە تایبەتتریش جاری وا هەیە هەندێک لە شۆفێران هەن ئەوەندەی لەناو ئۆتۆمبیلەکانیان ئەوەندە لەناو ماڵەکانیانە نین یاخود بە ئاگانین لە ماڵەکانیانە بەشێکی خەوتوون. لەبەرەوە گرنگی پێدان بە ئۆتۆمبیلەکە گرنگی پێدانە بە بەشێکی گرنگ لە ژیان و جیاوازتر بریتێ لە گرنگیدان بە بەشێک لە سەرمایە ژیان کە هەموو خاوەن ئۆتۆمبیلێک بە دڵنیاییەوە ماندووبوونێکی کێشاوە تا ئەوەی بۆ بخاوەنی ئۆتۆمبیلێک بۆیە گرنگی پێدانە بەو تاریخی کارکردنی خۆی کە توانیوەتی تایە ئەو ئۆتۆمبیلە بەدەستبێنێت. بە شێوەیەکی گشتی طبعاً سێرڤیسکردنی ئۆتۆمبیل واتە ئامادەکردنی ئۆتۆمبیل بەردەوام بۆ ئەوەی
ئۆتۆمبیلەکە ڕێکوپێک بێت و هیچ مەشاکیلێکی نەبێت و لە کاتە ناسکەکاندا تووشی کێشەمان نەکات بەردەوام پێویستە ئاگامان لە خزمەتگوزاریەکانی بێ و بەردەوام پێویستە چاودێری بکەین و لە شوێنی باش لە سنتەری خزمەتگوزاری باشە خزمەتەکانی بۆ خزمەتی بکەین و ئەگەر خزمەتی نەکەین بە دڵنیایە ئەوش خزمەتمان ناکات. بەداخەوە هەروەکەوەی چۆن بەشێک لە ئێمە زیاتر لە کۆمەلگا شەرقیەکانە هەروەکو ئەوەی خۆشمان زۆر گرنگی بە خۆمان نادەین جاری وایە تا تووشی نەخۆشیەک یا شتێک نەبین سەردانی دکتۆر ناکەین بەداخەوە خاوەن ئۆتۆمبیلەکانی زۆر جار هەتا تووشی کێشەیەک نەبن سەردانی سنتەرەکانی خزمەتگوزاری ئۆتۆمبیل ناکەن کە لە ڕاستیە ئۆتۆمبیلەکان تەواوی ئۆتۆمبیلەکان پێویستیان بە خزمەتگوزاری دەوری هەیە و پێویستە بە بەردەوامی چاودێری خزمەتگوزاریەکانیان بکرێ بۆ ئەوەی بتوانین بە شێوازێکی باش ئۆتۆمبیلەکان بهێڵینەوە و خەرجێکی کەمیان تیا بکەین چونکە کە ئۆتۆمبیلێک کێشەی تێکەوت ئەو خەرجەی کە لە کاتی با بڵێن لە کاتی ئامادەکردنیە ئەگەر خەرجەکە نیوە بێت بە دڵنیاییەوە لە دوای شکان و تێکچوونی خەرجەکە بێ بە 2 قات و 3 قات و جاریوا هەیە بێزاربوونی لەکەوێتەوە بۆ خاوەن ئۆتۆمبیلەکە و خاوەن ئۆتۆمبیلەکە لە هەندێک شوێنە پەکیەکەوێت کە دەستی بە هیچ شتێک ناگا و بەرنامەکانی لێ تێگەدا لەبەر ئەوە لە ڕاستیە پێویستە زیاتر با بڵێن گرنگی بە خزمەت گوزاری ئۆتۆمبیلەکان بدرێ پێشوەختە و سنتەر و شوێنهایەکی متمانە پێکراوە بدۆزرێتەوە کە تایە تەواوی خزمەتگوزاریەکان پێشکەش بکرێت بە شێوازێکی پرۆفشناڵ و زانستیانە لانی کەم خەڵکانی زانستی سەرپەرشتیان بکەن شەرط نییە فیتەرەکان هەمویان خوێنەوار بن هەمویان ئەندازیاری میکانیک بن یاخود ئەندازیاری ئۆتۆمبیل بن بەڵکو ئەکرێت سەرپەرشتی وەرشەکان لەلایەن خەڵکانی ئەندازیار و خەڵکانی شارەزای لە ڕووی زانستیەوە سەرپەرشتی شوێنەکان بکەن سەردانی ئەو شوێنانە بکرێت کە گرنتی ئیشەکان ئەدەن بۆ ئەوەی بتوانن بەردەوام ئۆتۆمبیلەکانمان ئامادە بێت بۆ تەواوی کاتەکان. پرسیارەکەی بەڕاستترین ڕێنماییەکان چین؟ گرنگترین ڕێنماییەکان بەتایبەتی بۆ طبعاً ئەم ڕێنمایانە بۆ هەموو وەرزەکانە بەڵام بە شێوەیەکی گشتی لە وەرزستانە لە تەواوی جیهانە زۆرینەی شۆفێران بەتایبەتی لە ناوچە ساردەکانە ئۆتۆمبیلەکانیان ئامادە ئەکەن بۆ وەرزستان چونکە وەرزستان بە دڵنیاییەوە بەتایبەتی لەو ناوچانەی کە وەکو کوردستانی خۆمان لەو ناوچانێک کە ناوچەی شاخاوین و بەفریانتی ئابارێت و ناوچەکان بەستەڵک و ئەوانە دروستە بێ پێویستە ئۆتۆمبیلەکان زیاتر ئامادە بن و بەداخەوە خەڵکی لای ئێمە تا ئێستا ئەم واعیە نییە بۆ ئەوەی ساڵانە بەتایبەتی لە کاتی زستانە ئۆتۆمبیلەکانیان سێرڤس بکەن ئەوەی هەیە تەنها خەڵکی لای ئێمە بیری تەنها ئەنتیفرێز و ئاوی ڕادەتەرەکەیەکەوێتەوە کە نەیبەستێ لە بەدەر لەمە بیری شتەکانی تری نییە لە کاتێکا بە تەنها ئەمە بەز نییە چونکە ئۆتۆمبیل وەکو وتم بەردەوام پێویستی بە خزمەتگوزاریکردن هەیە طبعاً ئەو خاڵانەی کە زۆر گرنگن و خاڵی سەرەکین و جەوهەرین کە پێویستە لە هەموو کاتەکانە با بڵێن چاودێری ئۆتۆمبیلی پێ بکرێ و بە تایبەتی تر لە زستانە بریتێ لە کۆمەڵێک خاڵم بۆ ئامادەکردوون با بڵێن 12 خاڵەگە هەڵ نەبم هەندێکیان بەسەری بەسەری بەڵام هەندێکیان پێویستیان بە گرنگی پێدانە. خاڵی یەکەم مەسەلەی ئاوی ڕادەتەر با بڵێن ئەوەی پێوترێ ئاو لە ئەساسا خۆی ئاو نییە طبعاً پێوترێ با بڵێن ئەوەی ئەوترێ ئاوی ڕادەتەر یاخود کۆڵاند با بڵێن بە ناوە ئینگلیزیەکەی طبعاً کۆڵاند دواتە فێنکەرەوە طبعاً کۆڵین سیستەم بە شێوەیەکی گشتی هەموو پێوترێ سیستەمی فێنکەرەوە کە ئەمە ئاوێکی تایبەتە ئەکرێتە ناو ڕادەتەر طبعاً بە تەنها ڕادەتەر نییە ڕادەتەری فێنکردنەوە هەیە و ڕادەتەری گەرمی هەیە و جاینەکان هەیە سلندەر هەیە کە بە بزوێنەرەکەوەیە بۆی بە هەموو ئەمانە کاریان بریتێ لە فێنکردنەوەی بزوێنەر کەواتە هەمویان لە خزمەتی فێنکردنەوەی بزوێنەران طبیعی تۆ لە هاوین زیاتر پێویستت بە کۆڵاند هەیە پێویستت بە ئاوی ڕادەتەر ئاوی تایبەت بە ڕادەتەر هەیە تاوەکو لە زستان لە زستانە تەنها خۆپاراستن لە نەبەستن هەیە بۆەوەی تۆ نەبەستێت پێویستەکە مادەیەکی تیابێت پێویستەکە کۆڵانتێکی تیابێت کە تەحملی سەرما بکە ئەگەر نا بۆ کابرایەک بۆ نمونە لە ناوچە گەرمەکانی وەکو ئیمارات و مەسەلەن سعودی و مەنطقانی نزیک لە ئێمە چ پێویستی بەوە هەیە ئەنتیفرێزێک لە ناو ڕادەتەرەکەی بێت لە ناو سیستەمی ساتکەرەوە کابێت نەخێت هیچ پێویستی نییە زەرری لێ نادا ئەگەر پێویست نەبێت و هەبێت هەموو طبعاً هەموو کۆڵانتەکان لە جیهانە بە شێوەیەک لە شێوەکان بە نسبەیەک
ئەنتیفرێزیان تایە واتە بەرگەی سەرماشەگرن نەخێر هیچ زیان نادا بە پێچەوانەوە ئەو مادەیە کە پێویستە طبیعی من دوێنێ ئێوارە لە سیتەک ئۆتۆمبیلێکم بینی لە سێتەرەکە وەستا بوو گەرمی کردبوو ڕادێتەرەکەی ئەی کوڵاند باشە زستانیشە خەڵک لەوانەیە بیرلەوە باشە بۆ زستانە ئەی کوڵێنە مەکینەکەی گەرمی کردووە بۆ لەبەرەوەی ئاوی عادیتیایە کاتێک ئاوی عادی طبعاً ئاوی عادی هەموو ئەو ئاوی کە ئێمە ئەیخۆینەوە یاخود ئاوی بەلوعا یاخود ئاوی نازانم دڵۆ پێنرا و هەندێک خەڵک هەندێک ئاوتیەکە نەڵێن ئاوی مقەتەر و ئەمانە باشە طبیعی ئەم ئەوانە هیچی باش نییە هەمویان لە 90 پلانی کەم ئەکڵێن ئەگەنە دەرەجەی کوڵان بەشێکی زانستی بەڵام وەلا هەمان کاتا کلس دروستەکەن ژەنگ دروستەکەن کەمانە هەمویان زیانن بۆ سیستەمی فێنەکەرەوەکە لەگەڵیشە طبیعی تۆ کاتێک بۆ نمونە ئاوی ڕادێتەر مەسەلەن لە کەمترین حاڵەتیان تا 150 پلە ناکوڵێ کە مادە هەیە تا 125 پلە تاخود زیاتر ناکوڵێت تەنانەت ئەگەر گەرمیش ببێ باوڵێن هەر یارمەتی فێنکردنەوەی مەکینە ئەدا بە بەردەوامی ئەو مەکینەکە بە فێنەکەی هێڵێتەوە طبعاً تۆ لە زستانە تەنها لە کاتی ئیشپێکردنە پێویستیت بە ئەنتیفرێز هەیە کە ئاوەکەت نەیبەست بێ چکە گەراوەکەت بەست بێت ئۆتۆمبیلەکە جامە بێ لەبەرەوەی بزوێنەرەکە جامە بێ لەبەرەوەی لە ناو سلندەرە ئاو هەیە باشە بزوێنەرەکە ئەبێتە هۆی جامبوونی بزوێنەرەکە جاری وا هەیە ڕۆنیش ئەیبەستێت لە وڵاتی ئێمە کە دواتر یەینە سەری باسەکەین لەبەرەوە پێویستە بەردەوام بە هاوین بە زستان ئاوی تایبەت لە ناو ڕادێتەرەکانمانە بێ لە ناو سیستەمی ساردکەرەوەکانمانە بێ بە تەنها ڕادێتەرەکەنە بەشێک لە شۆفێران بەداخەوە بەشێک لە ڕۆنگۆڕە بەڕێزەکان و لە سنتەرەکانی خزمەتگوزاری بە شێوازێکی ناپرۆفیشناڵانە ئەم ئیشەکەن جاری وایە تەنها ئاوی ناو ڕادێتەرەکە ئەگۆڕن بۆ نمونە 4 لیتر 5 لیتر بۆ ئۆتۆمبیلێکە گۆڕن لە کاتێکە کەمترین حاڵەت لە ئۆتۆمبیلەکانە لە 6 لیتر کەمتر نییە ئەوەی من بینی بێتم بۆ نمونە چونکە ئاو وەکوتم لە ناو سلندەر هەیە ئاو لە ناو ڕادێتەری گەرمی هەیە ئاو لە ناو تەواوی جاینەکان هەیە وەلفی حەماوە هەیە کە ئەم وەلفە ئۆتۆمبیلەکە ئەکوژێنیتەوە وەلفەکە داخرێ ئاوی ناو سلندەر وشتەکە نایەتە دەرەوە لەبەرەوە تۆ پێویستەکە لە شێواز بە شێوازێکی پرۆفیشناڵانە لای کەسی شارەزا بە تەواوی سیستەمەکە بگۆڕێ بۆ ئاوی ڕادێتەر طبعاً ئاوی ڕادێتەری شەریکە و ئەسڵەکان پێویست شەکە براند بەکار بێت وکە براندەکان لانی کەم 3 بۆ 5 ساڵ طبیعی ئەمێننەوە لە ناو ئۆتۆمبیلە و پێویست ناکە ساڵانە بەردەوام خەریکی گۆڕینی ئەم ئاوە بیت بەڵکو تەنها پێویستەکە چاودێری لێڤڵەکەی بکەیت بۆی بزانی کەمەکە یاخود کەم ناکە ئەگەر کەمی نەکرد دەستی لێ نادەیت طبعاً سەری ڕادێتەر گۆڕینی سەری ڕادێتەر لەبەرەوەی ئەو ئاوی ڕادێتەرانە عادەتەن ئاو عادیەکان با بڵێن ژەنگ و کلس و ئەوانەکەن زۆر جار سەر ڕادێتەریش تێکەیان و زۆر جار ئەبنە هۆی تێکدانی وەلفی حەماوە کە ئەمانە هەمووی واکە بە جارێک سیستەمەکە تووشی کێشە ببێت و ئاو کەم بکات و لە هەمان کاتە تووشی بەستن بێت و یارمەتی فێنکردنەوەی ناو مەکینەنەدا ئەمە طبعاً ئەمە زۆر گرنگ بوو بۆیە حەزم کرد تۆ زیاتر کاتی ئەگەر لێرە بۆستین کاکسیار ئایا بەیانیان کە سیارەدا دەگرسێنن گەرمکردنی سیارە تا چەند پێوەستە بە ئاوی ڕادیاتەرەکەەوە چکە هێشتا لەسەر و بابەتین بە تێنەپەڕ زۆر باشە مەسلەی گەرمکردنی بزوێنەر طبعاً هیچ پەیوەندێکی بە ئاوی ڕادیاتەرەوە نییە گەرمکردن هیچ پەیوەندێکی بە بەتاتەن هیچ پەیوەندێکی بە ئاوی ڕادیاتەرەوە نییە طبعاً تۆ بزوێنەر پێویستت بەوەیە بزوێنەر گەرم ببێ و بە شێوەیەکی گشتی ئەگەر ڕۆنێکی براند و ڕۆنێکی سنتەتیک لە ناو بزوێنەرەکانە بێ بە دڵنیاییەوە پێویستیان بە گەرمکردن نییە کە لە بازار ئێمەیە ئەوە زۆر کەمە ڕۆنە هەیە زۆرە براندی زۆر باش بەڵام متمانە زۆر لە بازارە هەیە بەڵام بەداخەوە تۆزێک خەڵکی ئێمە بێ متمانەیە و بەداخەوە خەڵکی ئێمە گرنگی بە ڕۆن و بزوێنەرەکەی نادا چۆن دڵنیابین لەوەی کە بزانین ئەم ڕۆنێکی براندە بۆەوەی بەیانیان وەڵڵاهی بەرنامەیەکیوێ هەر لەم تەلەڤیزیۆنەی ئێوە بەرنامەیەکمان کرد لەگەڵ کاکسامان لەسەرەوەی کە چۆن براندێک بناسینەوە بە حەقەت ئەمڕۆ ئەنتەرنێت لە بەردەستمانایە زۆری نەمان مۆبایلمان پێیە ئەتوانین بە ئاسانی ئەو براندەی کە بەکاری ئەهێنین مەسەرەن سێرچی بۆ بکەین بۆی بزانین سەرچاوەکەی دیارە هیچ وڵاتێکە چیە و چی نییە وە لە ناو ئەویشە گرفتەکە لێرایە یعنی خەڵکەگەر تۆ زانیاریت نەبێ گرنگ نییە تۆ براندێک بدۆزیتەوە گرنگتر لەوە ئەوەیە چ لە ناو ئەو براندا هەڵەبژێری بۆ ئۆتۆمبیلەکەی تۆ هەر براندێک بگری کۆمەڵێک پرۆدەکتی هەیە یان کۆمەڵێک ڕۆنی تایبەتی هەیە کە لەوانەیە هەر ئۆتۆمبیلێک عێراق بە حکمی ئەوەی بازارەکانی کراوەیە بۆ هێنانی ئۆتۆمبیل دەرگاکانی ببورە
سنوورەکانی کراوای بۆ هێنانی ئۆتۆمبیل لە تەواوی جیهانەوە جۆری جیاواز دێ کە جاری وایە سەرچاوی تەنانەت ئۆتۆمبیلەکەش دیارنێ نازانی کەواتە ئەگەر کارگزار ئۆتۆمبیلەکە حساب کە ڕۆنێکی ئاسایی تێدایە کاکی شۆفێر دەبێت چۆن ڕێنمایی وەرگێ لەسەر گەرمکردنی ئەم مەکینەوە ئەم مەکینەیە پێوەستە بە ڕۆنەکەەوە پێوەستە بەچیەوەەوە یەکێکە لە خاڵەکانی ئامادەکردنی ئۆتۆمبیلەکانمان بۆ زستان طبعاً ئەگەر ئۆتۆمبیلەکان ڕۆنێکی عادیان تایە ڕۆنێکی تایە کە زۆر گرنگیت پێ نەداوە یاخود لەبەرەوەی نرخەکەی هەرزانە هاتوویت بەکارت هێناوە ئێستا کاتی ئەوەیە زستان کاتی ئەوەیە کە گرنگی زیاتر بە ڕۆنەکە بدەیت و ڕۆنێکی سنتەتیک بەکاربێنی و ڕۆنێکی ماسفات بەرز بەکاربێنی و براندێک بەکاربێنی گوێ نەدەی بەوەی کە ئەگەر سەرڤیسی ڕۆنگۆڕینەکە دوو ئەوەندەی تێ بچێت بەڵام ئەوەیە بزمێنەرەکەت بپارێزی طبعاً ئەگەر ڕۆنی سنتەتیک بێت کاتت بۆ گەڕێتەوە و لە هەمان کاتە با بڵێن داهاتت بۆ گەڕێتەوە چکارۆنە سنتەتیکەکان بە تەواوی جۆرەکانیانەوە بە مەرجێک براند و ئەسلی بن لانی کەمەتوانی 10,000 کیلومتر پێی بڕۆی کە ئەمە دیسان یعنی قازانجا لە ڕووی مادیەوە چونکە زۆرینەی و کەسانی کە ڕۆن دەگۆڕن عادەکان یەکەن 2,000-3,000 کیلومتر ئەڕۆن لەسەری و یعنی بەردەوام خەریکی ڕۆنگۆڕینن و لە هەمان کاتی شاڕۆنەکان دڵنیایان نادات لەوانەیە زیانیان پێ بگەێنێ بۆیە بەکارهێنانی ڕۆنی سنتەتیک واکە تۆ پێویستە بە گەرمکردنی ئۆتۆمبیلەکەت نەبێت چەند چرکەیەکی ئەوڵ نەبێت تاوەکو ئەوەندەی با بڵێن RPMی لە ناو داشبڵەکە هەیە ئەوەی گێچی پێڵەن گێچ مەکینەکە تاوەکو سابتە بێتەوە جێگەی خۆی کە بە 10 سانیەیەک 10 تا 15 سانیە دەتوانێت ئۆتۆمبیلەکە لێ خوڕیت و پێویست بە گەرمکردنی نییە و پێویست بەکات بە فیرۆدان نیە و پێویست بە پەنزین بە فیرۆدان و پیسکردنی ژینگە نیە لەبەرەوە ئەتوانی لەسەری بڕۆی بەڵام بە شێوازێکی هێواش مەسەلەن تا دقیقەیەک بۆ نمونە بە هێواشی لەسەری ڕۆی زەخت لە مەکینەکە ناکەی لەبەرەوەی مەکینەکە هێشتا گەرم نییە دواتر وردەوردا مەکینەکە کەوێتە کاتی ئاسایی خۆی سەوتی مەکینەکە دوو دڵت دەکات ئاخرەگەر دەنگی ئەگەر تۆ بنزینی بدەیتێ و زیاد لە سەری بنزینی بدەیتێ بە دڵنیایەوە دەنگی مەکینەش دێت بەڵام دەنگی مەکینە فەرقی هەیە ئەگەر لە کاتی ئیشپێکردنە دەنگ هەیە ئەمەش خۆ یەکێکە بابەتێکی زۆر گرنگە مەسەلەی ڕۆنە خراپەکانە طبیعی ڕۆنە خراپەکان لەبەرەوەی خستن با بڵێن ڕۆنەکان ئەگەر سنتەتیک نەبوون سەیرەکەی خستیان زۆرە و کاریگەری ژینگە لە سەریان زۆرە لە زستانە ڕۆنەکان با بڵێن خستە بنەوە لەبەرەوەی ڕۆنەکان ڕۆنی عادین خستە بنەوە کە خستیش بوونەوە بە دڵنیاییەوە ئۆیل پمپ بە ئاسانی هەڵی نایە بۆ سەر بەشەکانی مەکینە و بە تەواوی مەکینە چاور نابێ بۆیە دەنگی مەکینە خۆش نییە لە سەرەتاوە ئەمە بۆ ڕۆنێک ئەگەر سنتەتیک نەبێ ئەگەر ڕۆنێک سنتەتیک و براندێکی مەزبوط بێ بین شێوەیەک ئەم گرفتە نییە و ئەگەر کێشە بۆ بزوێنەرەکە دروست نەبوو ئەگەر کێشە بۆ ئەوەی کە لە بازار پێڵن دیجیتال و یاخود سەوتی بتڵ و نازام چی ئەوانە دروست نەبوو بێ بە دڵنیای هیچ کێشەیەک نییە وشکە بابەتێکی زانستیە سۆڵۆنی دیپێ وتریا و با بڵێن سنسەرەکە کە ڕۆنە نێرێ بۆ سەر مەکینە و تەوێتی بۆ سەر کەم شەفتەکان طبعاً ئەمانە بابەتێکی زۆر جیاوازن لەبەرەوە هەڵبژاردننی براند و ڕۆنی باش و ڕۆنی سنتەتیک و ڕۆنە خەفیفەکان لە ناو ڕۆنی سنتەتیکە گرنگترینن زۆرینەی ڕۆنگۆڕەکانی ئێمە بەداخەوە ئەڵەن ڕۆنە خەستەکان بەکاربێن ئۆتۆمبیلەکانتان کاتێک گەیە 100,000 کیلومتر طبعاً ئەمە بەش زانستی نییە ئۆتۆمبیل هەیە لە وڵاتان 100,000 کیلومتر یعنی لە فترێک لەمە پێش کامریەک لە گەر هەڵنەبم کامری بوو لە ئەمریکا ئاهەنگی بۆ کرا 1 میلیۆن مایل ڕۆشت بوو کە 1,600,000 کیلومترەکە بڕخۆیەکی بزنەرەکەی نەکرابووەوە ڕۆنی تا ئەو دقیقەش پێنج تەیەکرا و ڕۆنی فول سنتەتیکی تێکرا بۆ ئۆتۆمبیل لای ئێمە تا 100,000 کیلومتر بڕوا بێ ڕۆنێکی تری تێ بکرێن زۆر نازانستی ئەم قسەیە ئیلا مەگەر ئۆتۆمبیلێک مەسەلەن بستۆنەکانی داخوران تایە ڕوویابێ ئەگەر ئەمەش ڕوویابێ تۆ پێویست لە چارەسەری داخورانەکە بکەیت نەوەکو پێویستە ڕۆنێکی خستی بدەیتێ لەبەرەوەی ڕۆنی خست با بڵێن توانای ئۆتۆمبیلەکە کەمە کە توانای بزوێنەرەکە کەمە کاتەوە و لە عینی کاتە بنزین سەرف زیادەکە و لە هەمان کاتە وردە زیانی زیاتر بە ئۆتۆمبیلەکە ئەگەێنێ و ڕۆنە خستەکانی کێشەکە لەمایە لە 190 ڕۆنە خستەکانی بازار ڕۆنی عادین و لە ئەساسا داخورانەکە زیادەکەن واتە بەردەوام کێشەی زیاد بە بزوێنەرەکە دروستەکەن با لێرەدا بەسەوە بزانم بە لەو مەسەلەیە ئەو باسی ڕۆنگۆڕنیشمان کرد بەڵامژێکە بچینە لای خاڵەکانی تر دەمانوێت ناوبڕێک وەرگرین لە پاش بینەرانی عزیز ناوبڕێکی کورت وەردەگرین و لە پاش ناوبڕەکە درێژە بە گفتوگۆکانمان دەدەین. بەڵێ خۆشەویستان درێژە بە گفتوگۆکەمانە دەین لە بابەت
و لە وەرزی سەرمادا چۆن کار بە ئۆتۆمبیلەکانمان بکەین. بەڕێز کاک ڕزگار دووبارە سڵاو. پێمان خۆشە زیاتر درێژە بەو چواردە خاڵ و ڕێنمایی بەڕێز دیکە لە وەرزی سەرمادا هەر یەکێک لە ئێمە وەکو شۆفێر پێویستە بیزانین و کاری پێ بکەین تا ئۆتۆمبیلەکانمان هەمیشە ئامادە بێ و لە مەترسیەکانی سەرما و سۆڵەر ئۆتۆمبیلەکانمان بپارێزین. بەڵێ خاڵی یەکەم وەکو باسمان کرد هەز درێژەمان پێدا مەسلەی بابەتی کۆڵانتەکە بوو با بڵێن ئاوی ڕایەتەرەکە بوو پێویستەکە ئامادە بکرێ. خاڵی دووهەم بریتە لە چێککردنی پاتری فحسکردنی باتری ئۆتۆمبیلەکە بە شێوازێکی زانستی فحەز بکرێ شەرت نییە باتریەکانمان جاری وایە لە پڕ باتریەکانمانەوەستێ زۆر جارە شتانە ئەبینین لەبەرەوە پێویستەکە بە شێوازێکی زانستی فحەز بکرێ و ئەگەر بۆ نمونە درەنگ وەرگرتن و ئەو شتانەت هەیە جاری وا هەیە بە نمونە خۆم لەم یەک دوو ڕۆژە و حاڵەتم بەسەر هاو هەستم کرد باتریەکەم تۆزێک درەنگ وەریەگرێ یەکسەر چون فحسم کرد و باترێکی تازم خستە سەری لەبەرەوەی دڵنیام لەوانەیە لە شوێنێکا پەکەم بخاکە دەسم بە هیچ شتێک نەگات بۆیە باشتر وایە پێش وەختە خۆتی و ئامادە بکەیت. خاڵێکی کە خاڵی سێهەم با بڵێن بریتێ لە فڵچەکان. طبعاً فڵچەکانی پێشەوە دواوە ئایا پێویستیان بە گۆڕین هەیە بگۆڕێ و ئەگەر پێویست بە گۆڕین ناکات طبعاً بەس لاسەکەکەشی بە تەنیا دەگۆڕێ بەڵام پێویستە کات ئەویش بە هەمان شێ طبعاً هەموو شتانەیە باسییانەکەین پێویستەکە شتی براند بەکاربهێنرێ بابەتی براند بەکاربهێنرێ بۆ ئەوەی ڕوئایەکی جوان و بینینێکی جوانمان لە زستانە دەستکەوێت چونکە لە زستانە زۆرینەی کاتەکان مەدای بینین کەمە بێتەوە بۆیە پێویستەکە بەردەوام بەرچاومان ڕوون بێ و فڵچەیەکی باش بە ئۆتۆمبیلەکەمانەوە بێ و ئیشی تەواوی خۆی بکات و لە هەمان کاتە ئاوی فڵچەکە خاڵێکی ترەیەکێکە لە خاڵەکان طبعاً پێویستەکە ئاوی فڵچەی تایبەت بەکاربهێنین و پێویستەکە ئاوی فڵچەیەک بەکاربهێنین لە زستانە کە نەیبەستێ بە تایبەتی ئەگەر ڕێمان کەوتە ناوچە ساردەکان ئاوی فڵچەش بە هەمان شێوە زستانە و هاوینەی هەیە پێویستەکە ئاوی فڵچەیەک بەکاربهێنین کە بۆ نمونە زۆرێک لە براندەکان هەیەە ناقص 15 ناقص 25 ئەوانە بەرگەی نەبەستە نەگرن بۆ ئەوەی نەیبەستە لەو کاتێک کە پێویستت بە ئاو هەیە بۆ ئەوەی بینینی خۆت جوان بکەیت ئاوێکی باشت دەستکەوێت و بتانی پاکی بکەیتەوە. خاڵی پێنجەممان بریتە لە گرنگیدان بە تایەکان تایر ئۆتۆمبیلەکانمان بۆ زستان چۆن ئامادەی بکەین. طبیعی پێویستەکە هەم با بڵێن تایەکە فەحز بکرێ بزانی ئایا بۆ نمونە ئەو سمکی ئەو خەتانی کە لە تایەکە هەیە بەس لە ستاندەری جیهانیان لە 1.6 ملیمە پێویستەکە بگۆڕێ چاڵەکەی ئەگەر خۆتی دەتوانی قیاسی بکەیت لە 1.6 ملیم چاڵەکە کەمتر بووەوە ئیتر پێویستی بە گۆڕین هەیە. لە وڵاتێکی وەکو بەریتانیا بیاسایە لە 3 ملیمە ئەبێ بگۆڕێت. یعنی ئەگەر ئۆتۆمبیلێک لە ڕێگا بگیرێت و فەحسی تایەکانی بە بکرێت نەیگۆڕی بێت لە 3 ملیم چاڵەیەکی لە 3 ملیم کەمتر بوو بێتەوە بە دڵنیاییەوە ئۆتۆمبیلەکە غەراماکرێت و لەوانەیە دەستیشی بەسەرا بگیرێت تاوەکو ئەوەی کەسەکە کە تایەکە گۆڕێ و بۆ شۆفێرانەی کە لە ناوچە ساردەکانە بەردەوام هاتوچۆوەکەن پێویستە تایەکانیان تایە زستانە هەیە تایبەت بە ئۆتۆمبیلەکانیان ئەتوانن لە زستانە تایەکان تایە زستانە بخەنە سەریان بەتایبەتی لە ناوچە شاخاویەکان لەو شوێنانەی کە ڕێگەکان تایە ناسەختە پێویستەکە تایە زستانە بەکاربێنن ئەتوانن لەوانەیە بڵێن ئاخرکە کە تایە زستانە تەبیعی تایە زستانە بۆ هاوینە نابێت پێویستەکە لە هاوینە ئەتوانن دوو جو تایی هەبێت دوو تاقم تایی هەبێ مەسەلەن تاقمی زستانی جیا بە تاقمی هاوینی جیابێ و لە هەمان کاتە پێویستەکە بۆ تایەکانی زنجیری تایی پێبێ لەو شۆفێرانێک ئەچنن ناوچە شاخاویەکان ئێستا زۆر ئاسانکاری هاتووە جاران تایەکە پێویستی بە زنجیرێکی گەورە هەبوو دابەزەوی بەستە بەڵام ئێستا بە کەلەپچە هەیە زۆر باش ڕزگار ئەوکارانمان ئاماژە بۆکەن کە کەمترین کاتمان ماوە ئەگەر بە خێرایی زۆر بە خێرایی طبعاً هەوای تایەکان یەکێکی ترە لە خاڵەکان و شلەکانی تری با بڵێ ناو ئۆتۆمبیلێکێکی ترە لە خاڵەکان ئۆتۆمبیلانەی کە دەبڵ ئەکسلن ئۆتۆمبیلانی کە دەبڵ ئەکسلن زۆر گرنگە ئەکسلەکانیان تاقی بکەنەوە دەوڵەکانیان تاقی بکەنەوە بۆی بزانن ئیشەکە یاخود ئیش ناکە بۆی لە شوێنێکە کە پەکی کەوت لە طبعاً احتیمادی لەسەر ئۆتۆمبیلەکەی هەیە ئۆتۆمبیلێکی دەبڵ ئەکسلی پێ لەوانەیە بەسەر شاخێکی بەرزا سەر بکەوێ بەڵام ئەگەر لە پڕ ئیش نەکات یاخود مەسەلەن ئەو سیوەیلەی کە تایەتی گەڕ ئۆیڵی پێوترێ لە ناوزانستەکەی کە تایەتی ئەگەر بەکار خراپ بێت بە دڵنیاییەوە ئیشی خۆی ناکە و زیانی پێگەێنەوە یەکێکی ترە لە خاڵەکان مەسەلەی لایتەکان زۆر گرنگە یعنی خاڵەکانە پەڕێن بەشێکیان مەسەلەی لایتەکان زۆر گرنگە بە تایبەتی لایتی نزمەکان پێویستەکە فەحز بکرێەوە پێویستەکە شوشەی لایتەکان بە تەواوی پاک بکرێتەوە ئامادە بکرێت و لایتی هەڵم هەیە لە لایتی کاتی ئەو کاتانەی کە کەش و هەوا
خراپەوە ڕێژێ بینین کەمە بێتەوە و لە دواوە لە زۆربەی ئۆتۆمبیلە تازەکانە لایتێک هەیە پێویستەکە دڵنیا بنەوە لەوەی کە ئەو لایتە ئیش ئەکا بوو ئەوەی ئۆتۆمبیلەکانی دوایان بە ئاسانی ببینن چونکە ئۆتۆمبیلە چواریەکان و برێکوانە جاری وایە لە شوێنی بەرزیان لە ئۆتۆمبیلەکانە و لە ئاست لە شوێنە بەرزەکانە کەمتر با بڵێن ڕووناکیە بینرێ بەڵام زۆرنی ئەو لایتانە کە لایتی تەم و غوبارە با بڵێن لە ئۆتۆمبیلەکانە هەیە چێک بکرێ بۆی دڵنیا بن لەوەی فەحسەکەوە شۆفێرەکان زۆریان نازانن لەکوێ ئیشی پێکرێت چۆن ئیش پێکرێ ئیشی پێ بکەن بۆ شۆفێرەکانی دوای ئەوان بیان بینن. طبعا ئەوە زۆر گرنگە گرنگی بە تەنکی بنزین بدرێ باشە دایمە بنزینی تیا بێ بەتایبەتی بۆ شوێنە دوورەکان کە ئەڕۆیت بنزینی باشت پێ بێ بۆ ئۆتۆمبیلانەی کە بە گاز کارەکەن گاز تۆزێک خستە بێتەوە جاری وهەیە ئەی بەستێ پێویستەکە ئەنتیفرێزی گاز بەکاربێنن لە ناوچە ساردەکانە بۆ ئەوەی تووشی بەستنی گاز نەبن و فیت پمپی سەفەری بەداخە وڵاتی ئێمە زۆر خراپە بنزین و ئەوانە خراپە زۆر جار فیت پمپی عادیە بەسرێت و بەردەوام لە سووتانە ئەبێ بۆی پێویستەکە ئەوانە ئاگاداری پێ بدرێت و لەگەڵ یا سنووقی با بڵێن ئەوەی کە ئەدەواتی فێرس ئەید و ئەوانەی تایە کە ئەدەواتی سەلامەتی لە سێگۆشە و نازانم چی و مۆبایلەکانمان پێویستەکە بەردەوام مۆبایلمان پێبێ و پێویستەکە شەحنی مۆبایلمان پێبێ بۆ ئەوەی گەر لە شوێنێک پەکمان کەوت دەستمان نەگەیشتە هیچ شتێک بتوانین لانی کەم پەیوەندی بکەین و گەرمی ئۆتۆمبیلەکانمان زۆر گرنگە گرنگی پێ بدەین کار بکە. زۆر سپاس بۆ بەڕێز کاک ڕزگار فەتاح پسپۆڕی بواری ئەندازیاری ئۆتۆمبیل خزمەتگوزاری ئۆتۆمبیل زۆر بەخێربێی سپاس بۆ ڕێنمایەکان بۆ مێدیەوەی کە شۆفێران سوود لە ڕێنمایی و زانیاریەکانی بەڕێستیان وەرگرت. سپاس بۆ بەڕێز زۆر بەخێر سپاس. بینەرانی عزیز ڕاستەخۆ دەچینە چەمچەماڵ و تەوەری دووەمی بەرنامەکەمان لەسەر پێشکەشکردنی خزمەتگوزاریەکان و ناڕزایی هاوڵاتیان لەسەر پێشکەش نەکردنیان وایە بۆچی حکوومەت هێرێمی کوردستان بە تایبەتیەوە بەڵێنانەی کە بۆ کابینێ نوێم هەبوو کە بڕیار نەبوو لە چاوەڕوانی هاوڵاتیان ئەمە بێت کە هێشتا داواکاریەکانیان پێشکەشکردنی خزمەتگوزاری سەرەتاییەکان بێت. دوێنێ پێرێ لە چەمچەماڵ و لە منتیقەکانی ڕانی ناڕزایی دەنگی ناڕزایی هاوڵاتیان بەرز بوویەوە بەڵام لە چەمچەماڵ و میوانێکی تایبەتمان دەبێت کە قسە لەسەر ناڕزایی و داواکاریەکانیان دەکەن کە ئەویش زۆر بەڕێز عەدنان ساڵەیی ئەندامی دەستەی پەیامی مەدەنیانە بۆ چارەسەرکردنی گرفتەکانی چەمچەماڵە. کاک عەدنان سڵاوی خوا لێبێت ئەگەر لەوێەوە دەست پێ بکەین ئەم ناڕزایانە لە چیەوە سەرچاوەیان گرتووە کە لە چەمچەماڵەوە سەری هەڵدا و دەستەیەکی شتیان بۆ دامەزراندووە. دیارە سڵاوتان لێبێ بەیانیتان باش من سوپاستان ئەەکەم ئەو گردبوونەوە و ناڕەزایەتی کە ئێمە لە چەمچەماڵ ئەنجامماندا تایبەتمەندی و شێوازی خۆی هەبوو و بە شێوازێک کردمان کە هیچ بوار و مەودایەکمان نێشتەوە کە بەرامبەر بە شێوازێک لێمان وەرگێ یا تەفسیر و ڕاوەیەکی تری بۆ بکرێ ئەویش بەوەی کە ئەم دەستەیەکە گردبوونەوە و کۆبوونەوە یەکەم شت ئێمە دەستخۆشیمان کرد لەو کارە چاکانەی کە لەلایەن حکوومەتی هەرێم یان ئیداری قەزای چەمچەماڵەوە پردی پەیوەندی نێوان هاوڵاتیان و ویان بەڕێوەبەری شار و ئیدارەدانی شار و ئەرکی خزمەتکردنی شار و بەڕێوەبردننی شاریان لە ئەستۆیە ئاراستەمان کردن دەستخۆشیمان لێکردن و ئەو کارانەمان بەرز نرخان و هەوڵ و ماندووبوونیەوەمان لە بەرچاو گرت. لایەنێکی ترکە لە بەرچاومان گرت ئەوەیە کە ئێمە کۆنتترۆڵی گردبوونەوەکەمان کرد بەوەی کە دەستێکی تێکدەر نەیە پەیامەکەمان لێ بشێوێنێت چونکە زۆر جاران گردبوونەوەکان ناڕەزایەتیەکان خۆپیشاندانەکان بە ئاراستەیەکی ترا ئەبرێ ئەو جار نیەتپاکی و نیازپاکی ئێمەومانان کە هەستاوین بەو کارە بە ئاقارێکی ترەشکێتەوە و بە شێوازێکی تر لێکردێتەوە و مانایەکی ترەڵەگرێ بۆیە نەمانێشیش دەستێکی تێکدەر ئاژاوەچی ئاژاوەژێر بەشدار بێت بەوەی کە کار و بەرنامە و کارنامەکەمان لێ بشێوێنێ. ئەو جار ئێمە هاتین هەندێک داواکاری معقولیشمان کرد داواکاریەکانیشمان بەوەی کە داوای شتێکمان نەکردووە کە نەتوان ڕێجێ بەجێ بکرێ یان لە دەرەوەی توانای خۆیان و بە شێوازێکی تر هاتین داوامان کردووە بەوەی کە چەمچەماڵ ناوچەیەکی دەوڵەمەنە بە مەوادە سروشتیەکان بە مادەی ژێرزەوی بە نەوت و غاز بە کۆمەڵێک شتی تر بە کۆمەڵێک شەریکات بە کۆمەڵێک کارگە و خزمەتگوزاری هاتوونەتە ئەو ناوچەیە بۆیە ئەمانەمان لە بەرچاو گرت بەوەی کە ناوچەکەمان چۆن ئەبێ ئەو هەموو سەرچاوە داهاتێ مرۆیی هەبێ بەڵام لە هەمان کاتە ئێمە بێبەش بین لە خزمەتەکەی لە داهاتەکەی لە سەرچاوەکەی لە شێوازی بەکارێنان و بەکارنێنانەکەی بۆیە تایبەتمەندی ئەو گردبوونەوەی ئەو ڕۆژەی چەمچەماڵ لە هەموو گردبوونەوەکانی تر تایبەتمەندتر بوو جیاوازتر بوو پەیامدارتر بوو مەبەستدارتر بوو بەوەی کە کورتی بکەمەوە کە نەمانێز دەستی ئاژاوە و ناڕەحەتی و تێکدان
بێتە ناوی بەوەی کە ڕۆڵی کارە باشەکان خزمەتکردنەکان ئەو کارانەی کە بۆ چەمچەماڵ کراوە لە بەرچاومان گرت بەوەی اینجا هاتین دەستمان خستە سەر برینەکان دەستمان خستە سەر ئەوەی کە پێویستەکە ئێمە خزمەتی زیاتر بکرین بەچی بەوەی کە کۆمەڵێک شەریکات لەو ناوچەیە هەیە کە پێویستەکە زیاتر خزمەت بە ناوچەی چەمچەماڵ بکەن بۆ نمونە ئەمانە کە ستاندارد و پێوانەیین بەوەی کە نسبەیەک دیاری کراوە بەوەی کە وەرکشۆپ کەمپین پانێڵ دیدار بکرێت لەسەر ئەو ناوچەیە و بۆ نمونە ژینگە پارێزی ژینگە دروستی بۆ نمونە تەندروستی و پاراستی تەندروستی هاوڵاتیان بۆ نمونە خزمەتکردنی خەڵکی ئەو ناوچەیە خاڵێکی تر بەوەی کە دامەزراندنی زۆرترین خەڵکی بێکاری ئەو ناوچەیە لەو شوێنە ئێمە ناڵێن لێ تەواو لەوێ هەموو بکرێ بە خەڵکی جوگرافی و ژینگەی ناوچەی چەمچەماڵ بەڵکو زۆرترین خەڵکی چەمچەماڵ لەوێدا بمەزرێت کە مافی خۆیانە ئەمە بە یاسا ڕێکخراوە ئەمە قسەی ئێمە نییە بین ئێمە بە میزاج و تەبیعەتی شەخسی خۆمان ئەمانە بکەین بە شتێکی شەخسی تاکە کەسی و بیفرۆشینەوە بە بەرامبەرەکەمان خاڵێکی تر بەوەی کە پێویستەکە خزمەت زیاتر بکرێت بۆ لێیان کردووە خاڵێکی تر کە خستمانە ڕوو ئەویش ئەوەیە کە بۆ نمونە پارەی پترۆدۆلار بکرێتە سندوقێکی دیاریکراوەوە بزانین چەند دێتە ئەو سندوقەوە و چەندێک سەرفەکرێ ڕاستە لە ڕابردووە پارەی پترۆدۆلار کاری پێکراوە و کارەکانیش دیارین و کارەکانیش سنووردارن و کارەکانیشان بە ئێمە وتووە و ئێمە ئاگامان لە کارەکانیشە بەڵام ئاگامان لە ورد و درشتی نییە بەڕاستی لەبەرەوە ئەم خاڵانەمان کە خستە ڕوو هەڵگری ئەم جۆرە تایبەتمەندیە بوو لەبەرەوە هەموو بنەماکانی گردبوونەوە و خۆپیشاندان و ناڕەزایەتی تیابوو و شتێکی زۆر جەوهەری و تازەمان کرد بەو خاڵانەی کە لە ڕابردوو لە پێشەکی قسەکانمە باسم کرد و لە ڕداهاتووشە ئێمە هەڵوێستی جدیترمانە بێ و حکوومەتی هەرێمیش حەقە بێتە سەرخەت ئەم گردبوونەوە مەدەنیەی چەمچەماڵ کە نەهێڵراوە تێک بدرێ کۆ پەیامدار بووە مەبەستدار بووە داوای شتێک کراوە کە مافی خۆمانە داوای شتێکمان نەکردووە لە سنوور لە دەرەوەی سنووری توانای ئەوان داوای شتێکمان نەکردووە کە ئەوان نتوانن جێبەجێکەن داوای شتێکمان نەکردووە کە نامەعقول بێ لە چوارچێوەی یاسا و معقولیەتە جێ نەبێتەوە و داوای شتێکمان نەکردووە کە نیازپاکی ئەمەی لە پشتەوە نەبێ لەبەرەوە داواکاریەکانمان معقول بوون گردبوونەوەکەمان معقول بوون پەیامەکەمان معقول بوو کەسەکان کەسی معقول و لێ هاتوو شارەزا بوون و کەسەکان خەڵکانێک بوون بە فیعلی نیەتمان نیازمان مەبەستمان ئامانجمان چاکاری ڕێککاری چاکسازی خزمەتکردنە خزمەتگوزاریە بە ناوچەکەی خۆمان و ئەگەر ئەوانیش لە حاڵەتێکی ئەوها زۆر باشە کاک عەدنان لە ماوەی ئەم دوو ڕۆژاکەوە خۆپیشاندان و ناڕەزایەتیەکانی ئێوە کەوتەوەتە سەر شەقام تا چەند بەرپرسانی حکومی و حیزبی ئامادەیان دەربڕیوە یان هاتوونەتە نێو خۆپیشاندەران و گویان لە داوا خواستەکانی ئێوە گرتووەمە وەکۆڵێت بەشی یەکەمی پرسیارەکەم بەشی دووەم پرسیارەکەم ئەوەیە کە ئایا خەڵکێکی چەمچەماڵ لە فەزای حکومی و سیاسی یا حکمڕانی کوردستان بوونی هەیە تا ئێوە بیکەنە وەکۆڵێت دەمڕاست و قسەکەری خۆتان لە نێو فەزای سیاسی و حکمڕانی حکومەتی هەرێمی کوردستاندا بەڵێ وڵا سوپاسانەکەم بەڕاستی ئەوەی کە جێگەی خۆشحاڵیە ئەو گردبوونەوەی کە لە چەمچەماڵ کردمان بەو تایبەتمەندیە جیاوازانەی کە ئاماژەم پێکرد ئەوەیە کە زۆرترین بەشداربووی ئەو ڕۆژەی گردبوونەوەکە کارمەندی حکومی بوو کارمەندی ئاسایش بوو هاتەبوون کە داواکانەکانمان زۆر پێخۆش بوو و شێوازی داواکردەکان زۆر پێخۆش بوو و ئەدا و بەجێگەیاندنی داواکاریەکان و گردبوونەوەکەیان زۆر پێخۆش بوو و پێشوازیەکی گەرموگوڕیان لێ کرد و هەتا ئاماژیان بەوە کرد ئەگەر گردبوونەوە ئاوا بێ و داوای ماف بکرێ و داوای ئیمتیازات بکرێ بۆ شارەکە و بۆ خزمەتکردن و بۆ هاوڵاتیان گردبوونەوەکان ئەو پەیام و مەبەستەی لە پشتەوە بێ کە ئاوا بە ئاقارێک نەهێڵڕێ کۆنترۆل بکرێ لەلایەن چالاکوانان ڕۆشنبیران ڕۆژنامەنووسان خەڵکی هاوڵاتی سیڤیلی شارەکە ئاوا کۆنترۆل بکرێ و نەهێڵڕێ بە ئاقارێکی تێک دەرانە و ئاژاوە ژێڕیدا ببرێ ئەوە ئێمە هەمیشە لە پێشەوەی پێشەوی داواکارەکانین و ئیدارەی شار پێشوازیەکی گەرمی لێ کرد و هەموو ئامادە باشیەکی دەربڕی بەوەی کە ئەگەر ئێوە بەو شێوازە مەدەنیانە و جوانە داوای خزمەت و خزمەتگوزاری ئەکەن و داواکاریەکانتان هەمووی حەدی معقول و لە سنوورێکی
ئیداری معقولی پەروەردەیی تەوزیفی کۆمەڵایەتی ژینگەیدایە ئەوە ئێمەش ئامادەیمانتیایە بەڵام هەقە سەر و ئیداری شار کاکاتە حکوومەتی هەرێم و بەشەکانی حکوومەتی هەرێم بەجددی ئەگەر بێت و بەدەم داواکارێکەکەمانەوە نێن ئەو کاتە سەلمێنەری ئەوەن کە ئەوان حەزیان بەم ڕێگە ئاشتی و مەدەنیانە نیە کە ئێمە داواکانی خۆمان داوا بکەین وەکب نەبین و بێدەنگ نەبین و داوای ماف و امتیازاتی خۆمان بکەین ئەگەر جوابیان داینەوە ئەوە دیارە ئەوانی ژنیەت و مەرامیان چاکسازی و چاکاریە و بەدەم بانگەوازەکەمانەوە دێن ئەگەر وەڵامیان نەداینەوە ئەوە سەلمێنەری ئەو ڕاستیەن کە ئەوان کە ئەم شێواز داواکاریانێنە ناوێ بەڵکو ئەوە لە ڕووی دەرونیەوە حاڵەتێکی دەرونی سلبی و نەگەتیڤ لای هاوڵاتیان و لای تاکەکانی کۆمەڵگەی کوردی دروستەکەن بەوەی کە ئەو حاڵەتە دەرونیە تونند و تیژیە دروستەکەن لای تاک بۆی کە تاک بتەقێتەوە تاک کاردانەوەی بێت تاک پەرچەکردارێکی تیژ و ناکام و نابەجێ هەبێ بەڵام بە ئومێدم وەڵاممان بنەوە و ئەگەر وەڵاممان نەدەنەوە لەوەی ئێمە ڕێگە و شوێنی تر بگرینە بەر بەڵام لە چوارچێوەی یاسا و سروشت و مافی ڕاستەقینەی خۆمان و سروشتی ڕاستەقینە و بنەما و پرەنسیپە یاسایەکانی خۆمان بپارێزی دابینکردنی سوتەمەنی یاخود کارەبا یا چاکردنی ڕێگۆبان لە مافەستەرەتاییەکانی هەر هاوڵاتیەکە لەم هەرێمی کوردستانەیە با ئەزمونێکی ڕابردووی حکومڕانیش بینەوە بەرچاوی خۆمان لەوەی کە چۆن بەدەم داواکاری هاوڵاتیانەوە هاتووە ئایا باوەڕت وایە جیاوازی یا چۆنیەتی داواکردنی هاوڵاتیان کاریگەری هەیە بەستەرەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان یاخود لایەنە پەیوەندیدارەکان بەدەمتانەوە بێن بۆ منە لە چەمچەماڵ گرتبوونەوەیکی هێمن لەسەرخۆ بەو مەرجانەی کە جەنابەت خۆت باستکردن و وەسفتکردن هاتوون ناڕزاییتان دەربڕیوە لە دوێنێش لە ڕانیە بینیومانە کە خەڵکی گوندەکان بەوەی دابەشنەکردنی سوتەمەنی بۆ ماوەی 2 ساڵی ڕابردوو هاتوونەتە سەر ڕێگا و ڕێگای سەرەکی سلێمانی ڕانیان داخستووە ئایا جیاوازی دەکرێت لە حکوومەتی هەرێمی کوردستان لەوەی کە تاکەکان یا هاوڵاتیان چۆن داوای خزمەت گوزاری بکەن بەو شێوازە ئەو وەڵامیان بداتەوە واتاگەر هێمن بێت بۆیان جێبەجێ بکە ئەگەر تو نوتیش بێ بۆیان جێبەجێ نەکات بەڵێ وەڵاهی من بەڕاستی ئێمە بێ بەراورد ئەگەر بەراوردێکی ناوچەیی بکەین تەماشای شاری چەمچەماڵ بکەین کارەبای چەمچەماڵ بەراورد بە شارەکانی تری کوردستان لە هەموو شوێنەکان باشترە بەڵام ئایا لە شوێنێکی وەکو چەمچەماڵە کە وێستگەی کارەبای لێیە کە کارەبای کۆمەڵێکی شوێنی پێم وابێ لە دەرەوەی هەرێمیش دابین ئەکا و بەم شێوازە و لە ناو جوگرافیا و ژینگەی چەمچەماڵە کە سلبیاتەکەی بۆ چەمچەماڵە دووکەن و پیسی و بەرکەوتە نەخۆشیەکانی بۆ چەمچەماڵە ئەکرێت لە شوێنێکی وەکو چەمچەماڵە ئێستا بەپێی هەموو پێوەر و ستانداردە جیانەکان ئەبوو چەمچەماڵ کارەبای 24 سەعاتی هەبوایە 24 کاتژ بێر چەمچەماڵ کارەبای لە بڕایە بە پێچەوانەوە وانە بۆیە ئەگەر دووبارەی ئەەکەمەوە بەراوردی چەمچەماڵ بکەین بە شارەکانی تری کوردستان کارەبای چەمچەماڵ لە هەموو شوێنەکان باشترا بە حکمی ئەوەی کە وێزگەی کارەبا لەوەیە بەڵام ئەمیش عارە بەڵام عیبەیە بۆ سەرشانی هەموو لایەکمان بەڵام لەسەر هەموو لایەکمانەوە بۆ حکوومەتی هەرێم ئێمەی هاوڵاتی ئەم هەرێمی کوردستانە بۆ مافە سەرەتاییەکانمان بچینە سەر شەقام و داوای مافەکانی خۆمان بکەین من خۆم مامۆستام لە ناوەندەکانی خوێندنە ڕۆژی یەکشەم ببورن نەوت هاتووە دابەشی ئەکەن ڕۆژی یەکشەم لە کاتژمێر دەی بەیانەوە هەتا وەکو دوای بانگی مەغریب بە دیار بەرمیلێکی نەوتەوە وەستاوم ئەو ڕۆژە نەچوون بۆ هۆڵەکانی خوێندن خوێندکارەکانم مەحروم بوون لەوانەکەی من و نەتوانم دەرسیان پێ بڵێمەوە داوای مۆڵەتم کردووە لەسەری خۆم و لە بەڕێوەبەر و ئیدارەی خوێندنگەکەی خۆم ئایا ئەمە لە چی پێوەر و یاسایەکە جێ ئەبێتەوە کە تۆ ڕۆژێکی ئاوها بەڵام اینجا سەرباری وەش مەمنون و شکر بووینە بەڵام ئێستاش بەشێک لە گەڕەکەەکانی چەمچەماڵ نەوتی ساڵی پاریان وەردەگرتووە بەڕاستی بەو مانایە لێک بدرێتەوە عیبەیەکی زۆر گەورەیە لە هەرێمی کوردستان لە وڵاتێکی ئاوەدانی وەکو کوردستان کە سەرچاوەی سروشتیمان زۆرە کە وڵاتێکی دەوڵەمەنین کە هەرێمێکی دەوڵەمەنین ڕاستە ئێمە پاشکۆی عێراق وڵاتی عێراقین عێراق بە شێوازێکی تر مامەڵەمان لەگەڵاکە بەڵام ئەمە ناکاتە ئەوەی کە بەو شێوازە جۆرە ئیهانە ئامێزیە مامەڵە لەگەڵ هاوڵاتانی وڵاتەکەی خۆیان بکرێت کە هاوڵاتیانی پلەیەکی ئەم وڵاتن کە وڵاتی خۆمان خۆشویستووە دەستمان نەبووە لە تێکدانی وڵات خەباتمان کردووە لە ڕابردوو ئێستاش خەباتێکی مەدەنیانە ئەەکەین لە ڕابردووە قوربانی خوێنمان داوە هەمومان ڕوبەڕووی جینۆساید و ئەنفال و شەهید و ناڕەحەتی و دەربەدەری و ئاوارەی و ماڵی کۆڵ بە کۆڵەوە بووینە زۆر باشە کاک عەدنان لە قسەکانی جەنابتەوە تێگەشتین کە ئێوە کێشەی کارەباتان لە قەزای چەمچەماڵانیە و کارەباکەشتان لە زۆر ناوچەی کوردستان باشترە ئەگەر بە ئێمە و بینەر بڵی کەوا داوا سەرەکیەکان یام ببورە
من وا تێگەشتم کەوا کێشەی کارەباتان نییە و کارەبای چەمچەماڵ کارەبایەکی زۆر باشە و کارەبامان نیە کەواتە لە چاو لە شوێنەکانی ترە هێشتا چەمچەماڵ باشترە کاکات نانەویش پێم وایە بە زۆری بەهۆی ناڕزایی یا تووڕەی هاوڵاتیانی چەمچەماڵەوە بۆ تۆزە کارەبایشتان بۆ چاکراویش ئەگەر بیرمان نەچێ لە ساڵانی ڕابردووە بۆ ئاربیجیەک نرا بە ناوەندی وێزگەی بەرەمێنانی کارەباوە تاو کاتێک کە یانی تووڕەی هاوڵاتیان گەیشتە ئەو ئاستا ئەو کاتی هێندە کارەباشیان بۆ دابینکردن. ببوورە وەڵا بە ئەو مەفهومەی من بۆکو خۆی بگە کارەبای چەمچەماڵ باش نییە کارەبای چەمچەماڵ بەراورد بە شارەکانی تری کوردستان باشە و ئەگەرنا وەک گوتم ئێستا بەبێ هەموو پێوەەر و ستانداردە ژیانیەکان مادام وێزگەی کارەبا کە تەندروستی ژینگەی پاراستنی ژینگەی تێکداری ژینگەی ئیفرازات و دەرهاویشتە خراپەکانی ئەو کارگە و شەریکات و وێزگە کارەبایی کە لە چەمچەماڵە ئەبێ بەپێی هەموو پێوەرەکان ئەبواە چەمچەماڵ 24 کاتژمێر کارەبای هەبواە بەڵام کە ئەڵێم بە بەراورد بە شارەکانی تری کوردستان باشە ئەگەرنا باش نییە بەڵام باشە بەراورد بە شارەکانی تری کوردستان بەڵێ ئێمە ناڕەحەتین ناڕازین تووڕەین لەوەی کە ئەو کاتی پەیام پرسیارەکەی پێشی ئەمە پەیامەکەم وەکو خۆی بگێنم ئەوەیە کە ئێمە وڵاتی خۆمان پاراستووە لە کاتی قەیرانە وڵاتی خۆمان پاراستووە هیچ مەعقولیەتی تیان نییە ئێستا بۆ نمونە کارەبامان بەردەوام نەبێ بۆ نمونە نەوتمان بۆ دابین نەکرێ بۆ نمونە خزمەتگوزاریمان زیاتر نەکرێت زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز عەدنان ساڵەیی ئەندامی دەستەی پەیامی مەدەنیانە بۆ چارەسەرکردنی کێشەکانی چەمچەماڵ بە هیوای سەرکەوتن و جێبەجێکردنی خواست و داواکاری ڕەواکانی ئەوەی خۆشەویست لە قەزای چەمچەماڵ زۆر سپاس بۆ بەڕێزتان کە لەگەڵمان بوون بە خۆشەویستان راپۆرتێکمان ئامادەیە پێشانگای شێوەکاری بۆ مناڵێک لە هەولێر با پێکەوە بینەری ئەو راپۆرتە بین. لە شاری هەولێر پێشەنگایەکی شێوەکاری بۆ منداڵێکی تەمەن 11 ساڵ دەکرێتەوە منداڵێک کێشتان لە قۆناغەکانی سەرەتای ژیانەتی بەڵام بەهۆی پشتگیری بەردەوامی دایکی توانیوێتی بەسەر بەشێکی زۆری ئەم ئەستەم و قورساییانەی ژیان سەرکەوێت و لە تەمەنێکی بچووکەوە بە دوای خەونەکانی بکەوێت هەروەک دەڵێن هەر مرۆڤێک خاوەن خەونێکی تایبەت بەخۆیەتی سپێدامانجیش خەونی وێنە کێشانە بۆیە هەر لە تەمەنێکی بچووکەوە توانیوێتی بەهۆی پشتگیری داکی و لێهاتوەکەی پێشانگایەکی تایبەت بەخۆی بکاتەوە. ناوم سپێدەیە تەمەنم 11 ساڵە لە مەکتەبی سابیس ئەخوێنم من لە منداڵی و حەزم لە ڕسمکردن بووە بەس لە منداڵی و ڕسمم ئەکێشا بە 3 ساڵ لە دەورەی ڕەند ڕسمم کردەوە دووەم پێشەنگامە وە زیاتر نیچر ئەکێشم وەکو گیا و دار و ئەمانە وێنەکێشان حەز و ئاراوزوی خۆم بوو هەمووجار کە ئەچمە شوێنێک کە هاتمەوە ڕسمی ئەو شوێنە دروست دەکەم دایکم زۆر هاوکاریم بووە زۆر پاڵپشتیم بووە قەت نەهێشتۆ لە ڕسمکردنا ببڕێم دایک گیلینگە پشتگیری منداڵەکەی بکە هیوایم وایە کە هەموو دایک و باوک پشتگیری منداڵەکانیان بکەن. سپێدا لەگەڵ هەر وێنەیەک چیرۆکێکی تایبەت و جیاوازی هەیە و هەندێک لە وێنەکانی لە ماڵەوە و هەندێکیشی لە سروشتەوە ڕاستە و خۆ کێشاوە. ئەم وێنەیە زۆر لای من تایبەتە چکە یەکەم جارم بوو کە دانیشتم ڕاستە و خۆ لە دێشتێک ڕسمێک ئەها دروست یەکەم جار کە چوونە گوندەکەمان نەورۆز بوو دوایەوە دایکم لەو حەوشتی بوو هێنام دانیشتم و ڕەنگەکانم هێنا و دروستم کردەوە مامۆستاکەم زۆر هاوکارم بووە پێکتم چۆن دروستی بکەم دایکیشم زۆر هاوکارم بووە کە لەوێ دروستم کرد. ئەم چۆلەکەیە لەسەر دارێک ڕاوەستەوە بۆیە ئەم چۆلەکەیم دروست کرد هەموو ڕۆژێک ئاهاتمە دەرێ شتێک بە خواریان یاریمە کرد هەر چۆلەکەکان ئەفرین ڕۆژێک چوومە ماڵێ کوتمدایە شتم بۆ حازر کە با چۆلەکەیەک دروستکەم کە چۆلەکەکەم دروست کرد ئۆفکۆرس دایکم زۆر یارمەتی دام کە ئەو چۆلەکەی دروستکەم شتەکانی بۆ ڕێکخستم دوای ئەو چۆلەکەیم دروست کرد و جێگای باسە داهاتی ئەم پێشەنگایە بۆ کارێکی مرۆیی و منداڵانی بێ سەرپەرشت سەرف دەکرێت. داهاتی ئەم پێشەنگای بە منداڵی پێ سەرپەرشتانە بۆیە هیواتم ئەوەیە کە خەڵک هات تابلۆکان بکرێ بۆی ئەو پارانە شت ئەکرێن بۆ منداڵی پێ سەرپەرشتان بڕۆ. من کە یەکەم جار پێشەنگاکەم کردەوە کتم دایکە با ئەمجارە جیاواز بێ با ئەمجار جیاواز بێ با سەعری لەسەر بێ و
ئەو پارانە بچێ بۆ منداڵی پێسەرپەرشتە. ئەمەی کەی دەیبینن یەکەم پێشەنگای سپێدەنیە و پێشووتریش پێشەنگای هاو شێوەی کردبوویەوە و سپێدا ئەم جارە بە 22 تابلۆ بەشداری کردبوو. پندێکی کوردی هەیە دەڵێ لە پشت هەموو سەرکردەیەکی گەورە دایکێکی مەزن و گەورە هەیە. سپێدا نمونەیە و سەرکردەیە کە دایکی توانیوێتی بە زۆرێک بە حەز و خولیاکانی خۆی بگەێنێت و لە تەمەنی 11 ساڵی بیکە بە خاوەن دوو پێشەنگە. بۆی گرینگە دایکان و باوکان هاوکاری مناڵەکانیان بن بۆی کە بگەن بەو حەز و خولیایی کە خۆیان هەیەە. عیمران ئەمیر لە شاری هەولێرەوە تایبەت بە پەیامی ڕۆژ. تەوەری سێمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر ڕۆڵی زانایانی ئاینی لە چارەسەرکردنی کێشەکان بەگشتی و کێشە خێزانی و کۆمەڵایەتەکان بەتایبەت کە بێگومان زانایانی ئاینی هەوێنی ئاشتی و پێکەوە ژیان و چارەسەرکردنی تەواوی ئەو کێشە و گرفتانن کە ڕۆژانە ڕوودەکەن و کۆمەڵگە. بێگومان ئێمە لەم تەوەری بەرنامەکەماندا باز لەو ڕۆڵە دەکەین و تا چەند پێویستە زانایانی ئاینی لە ئێستادا زیاتر قۆڵی مەردایەتی لەڵکەم لە بەرامبەر تەواوی ئەو تاوان و کارە قێزەونانەی کە ڕۆژانە دەیبینین لە پێشی هەمویانەوە زیادبوونی ڕێژەیەکی بەرچاوی تەلاق و جیابوونەوە لە دادگاکانی یاریمی کوردستان. بۆ مەبەستە بە ڕێز مامۆستا عەبدولحەمید بەرزنجی زانایانی قسە لەم پرسە گرنگەمان بۆ دەکەم. مامۆستاگیان بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوون. سپاس بۆ جەنابیشتان. زۆر بەخێر بێ. مامۆستا لەو پرسیارەوە دەست پێکەین ڕۆڵی زانایانی ئاینی چی؟ ئایا زۆر جار خەڵکیەگەی لێرە لەبێت دەڵێ مامۆستایانی دەبێت لە میحرابەکەی خۆیدا تەنها پەیوەندی نێوان بەندە و خوارێک بخە؟ ئایا مامۆستای ئاینی نابێ تەداخل بکات لە ژیانی کۆمەڵایەتی و سیاسی و ئابووری تاکەکاندا تا کۆمەڵگە بەرەو کۆمەڵگەیەکی هەڵنەوەشاوە بڕوات؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسوله الأمين محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه وأمته أجمعين. صلاة خوای گەورە و میرەبان لە بەڕێستان و بینەرانی بەڕێز و خۆشەویست بێت. دیارە ئەگەر ئێمە تەماشای قورئانی پیرۆز بکەین لە پاڵەوەی کە خوای گەورە و میرەبان تبارەکە و تەعالە باسی حەق و مافەکانی خوای پەروەردگار دەکات لەسەر بەندەکانی کە دیارە پێش هەموو شتکاری ئینسان ناسینی خوای پەروەردگارە تبارەکە و تەعالە لە ژیانی دنیادا. لە دوایگە تەماشای قورئان بکەین چارەسەری هەموو کێشە و گرفت و ناڕەحەتیەکانی ژیانی ئینسانی لەخۆ گرتووە. هەر بۆی قورئانیش کە بۆ پێغەمبەری خوا هاتووە عەلەیهی سەڵات وسەلام بەردەوامێکێک لە ئیشە گرنگەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەگەڵ ئەو هەموو کارە گەورەی کە بۆ خۆی لەسەرشانی بۆ کە پێغەمبەر و پەیامبەری خوای پەروەردگار بوو عەلەیهی سەڵات وسەلام بەردەوام خەریکی چارەسەرکردنی کێشە کۆمەڵایەتیەکان بووە، کێشە خێزانیەکان بووە، کێشە ئابوووریەکان بووە. ئەو ناڕەحەتیانی کە وا خەڵکی تێکەوتون بەردەوام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە هەوڵی چارەسەرکردنیدا بووە. بێگومان مامۆسایانی ئاینی زانایانیش و هەروەها لیژنەی فتووە هەموو ئەو کایە ئاینیانە بەڕاستی ڕۆڵ و تایبەتی خۆیان هەیە. وتاری جومعەش وتاری هەینی کە دانراوە هەموو هەفتەیەک پێویستە مسلمانان کۆ ببنەوە لە یەکێک لە مزگەوتەکانی خوا لە گەڕەکەکانی خۆیان ئەو نوسح و ئامۆژگاریە بۆ چارەسەرکردنی کێشە و گیرۆگرفتەکانە بۆ ئەوەیە کەوا زیاتر هەوڵ بدرێت لەو هەفتەیەدا یان لەو ماوەیەدا کام کێشە کام ناڕەحەتی کام گیرۆگرفت بەرۆکی خەڵکی گرتو هەوڵبن لە وتاری جمعەدا ئامۆژگاری خەڵکی پێ بکەن و ئەمڕۆ دەیزانین کە وتاری جمعە بێگومان ڕۆڵ و کاریگەری خۆی هەیە. یعنی بە هەردوو دیوەکەدا جاری وایە دەبینی زۆرێکیش لەو مزاهرات و شتانی کە دەست پێ دەکەن بۆ نمونە یعنی تەوقیتەکەی وادا دەنێن لە دوای نوێژی جمعەوە دەست پێ دەکەن و خەڵکێکی زیاتر و زۆرتر کۆ دەبێتەوە. کەواتە ئەو ڕۆڵە ڕۆڵێکی گرنگە چۆن خەڵک خۆی هەزبەوە ئەکا دەگەڕێ بە دوای چارەسەرەکاندا. رسول الله عليه الصلاة والسلام باسي كومال كساني كي كدول كوما قدا كدا فرمي إن من الناس مفاتيح للخير مغاليق للشر لنا خاكي دا كساني كان كليلي خير وشاكن لكومال قدا
و دەرگای شەڕ و نەهامەتی و ناڕەحەتەکان لەسەر خەڵکی دائەخەن. جا فەرمێ فەطوبە لمن جعله الله مفتاحا للخير مغلاقا للشر. خۆشبەختی بە حاڵی ئەو کەسانەی کە خوای گەورە کردوونیەتێ کلیلی خێر و چاکە لە کۆمەڵگەدا. لە هەر شوێنێکا بن خەڵک پرسوڕاوێژیان پێ ئەکات، هۆکارن بۆ ئاسوودەی خێزان، هۆکارن بۆ ئاسوودەی کۆمەڵگا. دیارە هەموو تاکێک لە کۆمەڵگەدا، هەموو خێزانێک، هەموو مجتەمعێک هەوڵەدا بۆی کەوا ئاسوودەی بەختەوەری لە ژیاندا بەدەست بهێنێت. بێگومان ئاسوودەی و بەختەوەری حەقیقیش لە سایەی پەیامی خوای گەورەیە سوبحانەهو وتەعالا بەدەست دێت، بەوەی کەوا خەڵکی بە شێوازێکی ڕاستەقینەوە کە خوای گەورە تەبارەکە وتەعالا داوای کردووە دەستێک ببنەوە لە خوای گەورە تەبارەکە وتەعالا. کەواتە ڕۆڵ و پێگەی مامۆستایان ڕۆڵێکی گەورە و گرنگە. وەکو بەڕێزیشە داماژەت پێدا ڕەنگە زۆر کەناڵ و زۆر بەرنامە و زۆر ئیش لەسەر ئەوە بکرێتەوە ئەو ڕۆڵە بۆ مامۆسانی ئاینی نەهێڕێت و ئەو کەسانی کە لە ڕێگایەکی ترەوە دەیانەوێت کێشەی خەڵکی چارەسەکەن، کێشەی خێزانەکان چارەساکەن لە غەیری ئەوەی کە یاسا و بەرنامەی خوای گەورە تەبارەکە وتەعالا دەردی عەرەب دەڵێ زادە الطین و بەلەتەن، قوڕەکان خەسر کردوێتەوە، کێشە و گرفتەکانیان زیاتر کردووە، لە بری چارەسەکردنی کێشەکان دەیان نەهامەتی و ناڕەحەتی تریان بۆ کۆمەڵگا زیاد کردووە. زۆر باشە مامۆستا، با بینە سەر چارەسەرکردنی گرفتە خێزانیەکان. دیارە لە چەند هەفتەی ڕابردوودا ئامارێکی تەلاق لە دادگاکانی هەرێمی کوردستان بڵاو بوویەوە کە بینیمان ئامارەکە خەڵکی تووشی شۆک کردووە، بە تایبەتی هێندە زۆر بووە. هەندێک لە دۆسیەکانی تەلاق یا داواکاریەکانی تەلاق لە دادگاکاندا دەمێننەوە لەوەی کە مانگێک دوای دەخەن، 2 مانگ دوای دەخەن، دەیان خێنە ناو ئەو محازەرە تایبەتەی کە کۆمەڵانسەکان بۆ ژن و مێردەکەی دادەن بۆ هیوایی کە بگەنە ڕێکەوتنێک و لە یەکتر گیانە بنەوە. با بڵێن مامۆستایانی ئاینی چۆن دەتوانن ڕێژەی تەلاق کەم بکەنەوە و بە تایبەتی ئەو گرفتە خێزانیانەی کە دێنە لای ئێوە و چارەسەریان دەکەن چی و چین، ئایا مانگانەیە، هەفتانەیە، ڕۆژانەیە، ڕێژەیەکتان لە بەردەستە کە هەر مامۆستایەکی ئاینی بۆ خۆی بتوانێت بڵێ من لە مانگێکا ڕەنگە ئەوەندە گرفتوێتە لام و چارەسەری بکەم؟ بەڵێ طبعا نەگەرێمە تەماشای قورئانی پیرۆزکەین بۆ چارەسەکردنی کێشە و گرفتەکانی خێزان. خوای گەورە سوبحانەهو وتەعالا بەرنامەی داناوە، یعنی دەفەرمێ ئەگەر کەسێک لە ئێوە تووشی ناڕەحەتێک تووشی کێشەیەک بوو لە خێزانی دا، خوای گەورە سوبحانەهو وتەعالا چەند قۆناغێکی داناوە کە بەم شێوازانە یعنی ئەم ڕێگانە بگرێتە بەر، نەک وەکو کابرا لای خۆمان کە یەکسەر کێشێکی بۆ دووسە یەکسەر تەلاق ئەخوات. جا ئێمە لە سورەتێک لە قورئان بە ناوی سورەتی تەلاق خوای گەورە سوبحانەهو وتەعالا لە ئاەتێکدا دەفەرمێ، لە ئاەتی دوودا دەفەرمێ ومن يتق الله يجعل له مخرجا. طبعا ئەم ئاەتە ئەگەر لە سیاقی خۆی داوەگری کە سورەتەکە سورەتی تەلاق و باسی ئەو کێشانەی کە لە بینی ژن و پیاودا دروستە بێ، ومن يتق الله يجعل له مخرجا، هەر کەسێ لە خوا بترسێ سنوورەکانی خوای گەورە بپارێزێ، خوای گەورە دەرچە و ڕێگای بۆ ئاسان ئەکات. ئەمە گەر لە مەوزوعەیە وەریگریت بۆ نمونە، یعنی ئەگەر کەسێ لە خوا بترسێ لە تەلاقدانی خێزانەکەی، یعنی بەو شێوازە شەرعەکەی کە خوای گەورە دایناوە، خوای گەورە ڕێگای بۆ ئاسانەکە. بۆ نمونە لە دوای ئەو چەند قۆناغی کە خوای گەورە باسی کردووە 4 قۆناغ دەبێت ئەم وەسائلانە ڕێگانە یەکەم بگرێتە بەر، چارەسەر نەبوو بچێ بۆ دووەم، دووەم چارەسەر نەبوو بچێ بۆ سێهەم، سێم چارەسەر نەبوو ئەمجا یەک تەلاقی بدات. ئەویش کە لە شەرعا کە دەفەرمێت تەلاقی سونی و تەلاقی بدعی هەیە. تەلاقی سونی ئەوەیە لە ڕووی عەدەدەوە کابرا کە تەلاقی ژنەکەیدا یەک تەلاقی بدا، نەک یەکسە بڵێ سێ بەسێ تەلاقت کەوت بێ. دووهەم لە ڕووی کاتەوە لە پاکبوونەوەیە کە تەلاق لە خێزانی بخوا کە نەچوو بێتە لای. جا فەرمێ ئەگەر کەسێک لە خوا ترسا، سنووری شەرعی خوای پاراست، بەم شێوازە تەلاقی خێزانەکەیدا، خوای گەورە يجعل له مخرجا بإرجاعه، خوای گەورە کاری بۆ ئاسانەکە کە بتوانێت خێزانی بگێڕێتەوە. ئێستا یعنی بەشێک لە کێشە و گرفتی کۆمەڵگای ئێمە ئەوەیە کابرا جارێک کە تەلاق خوا یەکسەر دەڕاستێ بەسێ تەلاق خوا. دووهەم تەلاق بۆ کێشەیەکە کە لە بینی ژن و پیاودا دروست دەبێ. کابرا لە بازار مامەڵەیەکەکە لەگەڵ کەسێکە کێشەیەکی بۆ دروست دەبێ سێ بەسێ تەلاق ئەخوا. ئەمە چی عیلاقەیەکی هەیە، یعنی بەسەر باسێکی بازار و بەسەر معاملە کوڕین و فرۆشتنێکەوە. تەلاق لە بینی ژن و پیاودایە، نۆک تۆچی لە بازاردا لە گەڕێکدا لە فلان و فیساردا ئینسان لە شوێنێکی ئاوادا تەلاق بخوا. لەبەرەوە دائیمە کە خەڵک کێشەی دێ گرفتی بۆ دروستە بێت دێتە لای مامۆستایەکی ئاینی، جاری وە کابرا زۆر بێت تاقەتە، خێزانەکەی هێناوە دەڵێ من ئەمەوێ ئاوا تەلاقی بدەم بە هیچ شێوازێک، من ئەم خێزانەی خۆمەم ناوێ.
بەڵام زۆر گرنگە تۆ دەهێنی لەو کاتەیە دای دەنیشێنی نەسیحەتی دەکەی ئامۆژگاری دەکەیت ئەوەی کەوا پێویست بێجارێ باسی سەبر و تەحمل و خۆڕاگری بۆ دەکەیت چونکە بەڕاستی بەشێک لە گرفت و ناڕەحەتیەکانی خێزان ئەوەیە یعنی بۆ پیاوەکەش و بۆ ئافرەتەکەش کاتێک کە دەڕواتە پرۆسی خێزانداری ڕەنگە لە هەندێک دراما فلیمەوە لە خێزان تێگەیشتە بێ یان کە خێزان دەهێنێ چەند ڕۆژی یەکەم یان لە ماوەی دەستگیرانی و ئەزانی هەتا ئەمرێ ژیان هەر ئاوایە بەڵام خۆ ژیان هەروانیە مانگی یەکەمی هاوسەگیری پێی دەوتێ مانگی هەنگوینی ئیتر دوای ئەوە نابێ بەتەمابی هەتامەدە هەر هەنگوین بخوا نە ئیتر ئەمجان نەخۆشی و ناخۆشی و گرفت و بێتاقەت و ناڕەحەتی ئەوانە بەڕاستی دەست پێەکە کەسی وایە تەحملی ئەمە ناکات یعنی زوو بێتاقەت دەبێت یەکێ لەو گرفتانە وەکو عەرزم کردن ئەوەیە هەرچە من زۆر کەم دەچم بە ئەو مەسەلانە بەڵام جاری وا هەیە کابرا بڵێن ناسیا و بۆ نزیک بووە ئەچی بۆ ژمارەکردن شەو بۆ ڕۆژی دوایی نوێژی عەسر دێ وەڵا مامۆستا دەچین و ئافرەتە تەلاق دەین ئەخە باشە خۆ ئینسان بە شەو ڕۆژە لە هیچ حاڵی نابێت ئیشە نەبووتە 24 ساعت لەبەرەوە گەرێمە تەماشای قورئانی پیرۆزکەین کە خوای گەورە سوبحانه وتعالى دەفەرمێ ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها یەکەم شت کە خوای گەورە فەرمێ باسی خێزانداری و خێزانمان بۆ دەکات دەفەرمێ لتسكنوا إليها ئینسان بۆچی خێزان دروستەکە بۆی کە ئارام بێ بۆی کە ئاسوودە بێ بۆی کەوا دڵخۆش بێ بۆ ئەوەی کەوا بەختەوەر بێ جاتۆ تەماشاکە ئەمە لە هەر خێزانێکدا هەبێ بەڕاستی هەز بە بەختەوەریەکەن ئەو پیاوە کە خێزانێکی باشی هەبێ بەیانی هەتا ئێوارە کرێکاری ئەکامان دوو ئەبی عەرق ئەڕێژێ بەڵام ئێوارە زۆر دڵی خۆشە کە ئەگەڕێتەوە چونکە هەستەکە دەڕاتە ماڵ و دڵی ئاسوودەیە ژنیش بە هەمان شێوە لە ماڵەوە بەیانی تا ئێوارە ئیژەکە ماندوو دەبێ هەڵدەسوورێ یان بڵێن جاری وهەیە کابرا بیزمیوان زیاتر کەمتری هەیە ئەم ژنە زۆر دڵی خۆشە هەڵدەسوورێ هەرچەند زۆر هیلاکومان و ئەبێ بەڵام چونکە هاوسەرێکی باشی هەیە دڵی ئاسوودەیە دینی ڕۆشنبیری ئاینی و دینی و پەروەردەی ئیسلامی کە لە زاری مامۆستاوە دەرەچێت بۆ گوێگر و ئامادەبوانی مزگەوتەکەی تا چەند ڕۆڵی هەیە لەوەی کە پیاوێک بە ئەعسابێکی ساردەوە بە نەرمونیانیەوە بە ئەخلاقێکی بەرزەوە چێتەوە نێو ماڵێکی مەبەستمەوەی ئایا ڕۆشنبیری ئاینی ڕۆڵی هەیە لە کەمکردنەوەی کێشە خێزانی و کۆمەڵایەتەکان بۆونە تۆ ناچیتە ماڵی دراوسێکت بەڵام لە ڕێ ئەو وستە و قسانەوە دەتوانی پەیامبەرێک بیان وە کۆڵێ پەیامی خۆت بگەێنی بۆ خێزانە تا کێشەکەیان کەم بێتەوە و پیاوەکە بە شێوەیەکی نەرم و جوان تەعامل بکە بە تەئکید ڕۆڵی هەیە چونکە کاتێکە تۆ پەیامێک بۆ خەڵکی ئەدەیت تەمان شتێک هەیە زۆر جار کە لە دەرونی مامۆستای ئاینیدا هەیە ئەویش ئەوەیە کە یعنی ئەو کارە زیاتر بەرەو پێشی بردووە ئەویش ئەوەیە بۆ نمونە کاتێک تۆ بە خەڵک دەڵێیت ئەم کارە چاکە بکەن لە دەرونی خۆتا خۆت بە خۆ دەڵێ دەبێ من پێشەنگ بم چۆن پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام کاتێک کە بە خەڵکی دەفەرموو خیاڕکم لنیسائیهم چاکترینی ئێوە مسلمانان چاکترینی ئێوە ئەوەیە کە بۆ خێزانەکەی چاک بێ ئەمە وتارێکە لایەن عەمەلەکە بوو کە دەیفەرموو من پێغەمبەر سڵاتو وسەلام بە خەڵکی دەوت من چاکترینتانم بۆ خێزانەکانی خۆم کە دەفێ من بە ئێوە دەڵم چاک بن بۆ خێزانەکانتان من لە هەمووتان چاکترم بۆ خێزانەکانی خۆم یعنی لەبەر ئەوە قودوە و پێشەنگ کە بۆ خۆی قودوە بوو لە عەمەلەکەی شات ئەسیری بۆ سەر خەڵکی هەیە لەبەر کاتێک کە تۆش بۆ خۆت ئەم پەیامە بە خەڵکی دەدەیت چەندێک ئیخلاس و دڵسۆزی لە قسەی مامۆستاکە و پەیامی مامۆستاکە هەبێ ئەوەنە ڕۆڵ و کاریگەری زیاترە من دوێنێ لە وتاری جمعە ئاماژەم پێدا وتم کەسی وامان هەیە بۆ نمونە لە دەرەوە زۆر سوعبەت چییە زۆر قسە خۆشە یعنی خەڵک دامە حەزەکە لە مەجلیسێ دانیشێ بەڵام لە ماڵەوە کەسێکی زۆر مڕومۆچە کەسێکی زۆر بە بەسیترین شت بێتاقە دەبێ ژن لە دەستی بێزارە مناڵ لە دەستی بێزارە ژن ئەو کاتی ناخۆشە و بێتاقەتە کە پیاوەکەی ئەگەڕێتەوە ئەمە بەڕاستی یعنی موسیبەتە کە مع العلم ئینسانە بێت بۆ خۆی پێش هەموو شت لە ناو خێزان و خانەوادەکەی خۆی قودوە بێت نمونە بێت ڕەوشتێکی جوانی هەبێت ئەمجا ئەم ڕەوشتە بەڕاستی بگوازێتەوە بۆ دەرەوە لە ڕابردوودا بە تایبەتی لە کۆمەڵگەی کوردیدا زانایانی ئاینی بە تایبەتەوە مەجلیسە کۆمەڵایەتی کە دەبەسترا زیاتر کاریگەریان هەبووە لەسەر چارەسەرکردنی گرفتە خێزانیەکان بەڵام ئێستا دەبینین ڕێژەکان لە دادگایە کە چۆنن وەوە خۆش تاماژەت پێکرد هەڵەسێ یەکسەر تەلاقێک دەخوا و ڕوو دەکاتە مەحکەمە و داوای جیابوونەوە دەکات ئایا ئێوە پەیامتان چی هەیە بۆ خەڵک لەوەی کە پێش پەنابردن بۆ دادگا با پەنا بۆ مامۆستایان یانی با بۆ مەجلیسە کۆمەڵایەتیەکان برن لێرەوە با گرفتەکانیان چارەسەر بکەن ئایا بە یەکگەشتنەوە بێ یاخۆت تەلاق بێ وەک چۆن مارەکردن پێش مەحکەمە هێشتا لە کۆمەڵگەی خۆمانە لە مەجلیسە کۆمەڵایەتیەکاندایە
طبعا لقرآن دا أخوة جل سبحانه وتعالى كاتي حتى باصي جابونه من بودكات باصي جاني هاوسجي دفرمي فإمساكم بمعروف أو تسريح بإحسان أجر بيك وهل كان بخوش جيان بسر برن أجر بيك وهلنا كانوا سرشوا طبيعتهم بيجنا أخوة تسريح بإحسان حتى جابونه وكش دبي بإحسان بيت يعني لو بري جواني وآكار جواني دابي شون يكي لا خوانەسان کاتێک کێشە و گرفتی لەگەڵ خێزانی زۆر بوو خەڵک لیان دەپرسی ژنەکەی زوو دەتۆرا دەیانوت باشە تۆم خێزانی تۆ بۆوە ئاکا کێشەتان چییە؟ ئەی من خێزانمە کەرامەت و شخصیەتی منە چۆن باسی دەکەم لە ناو خەڵک تا گەیشتن ئەوەی کە تەڵاقی داوازی لێهێنە دوای وتیان باشە خۆ تۆ زۆر هیچیت نەوت ئەی چی بوو سەبەبەکەی واوازی لێهێنا وتی ئافرەتێکی سە پەیوەندی بە منەوە نەماوە شرف و ناموس و کەرامەتی کەسێکی ترە من بۆ غیبەتی بکەم بۆ باسی بکەم طبعا ئەم مەفهومە زۆر مهمە یعنی ئینسان لە ژیانیدا بەشێک لە گرفتەکان ئالێەوە یعنی سەر ئەکەوێ کابرا کێشێکی هەیە ناتوانێت چارەسەریکە ماڵە باوکی خۆی تێگەێنێ ماڵە داکی خۆی تێگەێنێ خزم و کەسوکار و ئەمانە تێگەێنێ دائیمە مامۆستا ئاینی هەوڵەدا بە شێوازێکی حەکیمانە لەگەڵیان بدوێ هەن حتا کابرا کە تەلاقی ژەخوات دۆنە منە کابراێک تەلاقی خواردی مامۆستا لە مامۆستا تەلاقەکەم بۆم چاپکەرەوە مامۆستا ئیشی چییە جارێ دەهێنێ دەنیشێنی هەنێ نوسخ و ئامۆژگاری دەکە کاکەیان ئەم ژیانە ئەو نە بە ناڕەحەت ئەو نە بە ئاسانی تۆ دەسەر نەکەوتووە بۆچی ئاوا یعنی کۆتایی بەم ژیانە ئەهێنیت ئەمە گەر پێغەمبەر صلی الله علیه و سلم نافەرمێ لا يفرق مؤمن مؤمنة إن كره منها خلقا رضي منها آخر مەی بغزێنە و ئافرەتە ئیماندارە سوکایەتی پێ مەکە ئەگەر لە شتێکا گلەی لێ هەیە چەندها ڕەوشتی جوانی تری هەیە ئەم پەیامەت چەند جوانە یعنی تۆش بە کابرا دەڵێ ئەمە تۆ لەمەیە گلەی لێ هەیە لەمەیە گلەی نەوەڵا تەماشاکەی دەیان خاڵی جوانی هەیە بەڵام خاڵێک سیفەتیەکە گلێ دەی باشە بۆ لەسەر خاڵە هاو بەشەکان کۆ نابنەوە خۆ هیچ کەسێک نییە کەوا کامڵ بێ ئێمە ئینسانین کل بەنی ئادەمە خەتا هەمومان تووشی هەڵا بین خۆ ئێمە پیاوژەوە نەبێ هیچ هەڵە و کەم و کورتیەکمان نەبێ لەبەر تۆ زۆر جار هەنی ئامۆژگاری دەکەیت جا من دوێنێ بڵێن لەو تاکە کۆمەڵشتم باسکەرێکی لەوانە خۆپارێزی ئینسان لە جوێندان بەژن و ماڵ و مناڵ جوێندان بە خەڵق قسەی ناشری وتم ئەمە ینی ئینسانی مسلمان دەبێ خۆی لێ پارێزێ پیاوێک هاتە لەم دوایوتی وڵە مامۆستا من لێک حاڵە تا جوێ نەدەم بۆ خوا کاتێک ئەم هەموو زوڵم و ناحەقی و نەعەدالەتی ئەبینم ئێتە خۆم پێڕا ناگیرێ جوێ نەدەم بەڵام ئالەم وتارەی جەنابتەوە ئەوە قەرارم دا ئیتر واز لەوەش بێنم خۆ ئیسفادەی نیە بەڵام هەر ئینسانەوەی دڵی خۆی خاڵێکاتەوە کە یعنی قسە ئەکا بەڵام یعنی تۆ جاری وا شەیە پەیامێک دەی بەو کەسە هەنی ئامۆژگاری دەکەی هەنی نەسیحەتی دەکەی هەم بۆ کوڕەکە هەم بۆ کچەکە لەگەڵیان دادەنیشی جاری وا هەیە دو-سێ سەعات لەگەڵی دائەنیشیت ئیسفادەی نییە جاری تر دێنەوە جارێتر دێنەوە جارێتر ئیتر دەبێ مانوو نەبی جاری وا هەیە 3 مانگ 4 مانگ خێزانێک دی هاتوچۆ دەکا ئێدە تۆ دەبێ بەردەوام نەسیحەتیان بکەی بەردەوام پێیان بڵێ تا ئینشاءالله بەڵکو ڕۆژێکە ئیسفادەی هەبێت مامۆستاگیان زۆر سپاس دەکەین زۆر بەخێر بێ بۆ مێدیەوە ئینشاءالله کۆمەڵگەکەمان دوور بێت لە تەواوی کێشە و گرفتە خێزانی و کۆمەڵایەتیەکە زۆر بەڵێ ئازان و خۆشەویستانم لەگەڵ کاک جەلال کۆتاییمان بە پرۆگرامی ئەمڕۆمانێنا بە ئومێدیەوەی کەواجێ ڕەزامەندی خوای گەورە و پاشانێوەی عەزیز و خۆشەویست بوو بێ تا بە یەگەشتنەوەیەکی تر لە پەنای خوادا بن خواتان لەگەڵ